سڵاو لە هەموو لایەک داوای لێبوردنەکەین نازانم ئەنتەرنێتەکە قەتع بوو ڕێز و سڵاومان هەیە بۆ هەموو لایەک تەبعەن چاوی هەمووتان ماچەکەین ئەوەی کە پێویستە ئەمڕۆ ینی دامان نابوو بابەتێکی زۆر گرنگ کە باسی بکەین ئەویش ئەوەیە زۆر لە هاوڕێیان تەوەن سڵاو لە هەموو لایەک من چاوی هەمووتان ماچەکەم زۆر لە بەخێوکەرانی باڵندە لەم کاتەیە کێشەی ئەویانەیە کە باڵندەکانیان دەچنە قۆناغی تولەکەوە یاخود قۆناغی تولەک تەواو ناکەن یاخود لە قۆناغی تولەکە بەردەوامە بن بەڕێزان زۆر هۆکار هەیە بۆ ئەو شتە ئێمە لەو پێشش باسمان کردووە کە ئەوەیە ئێمە لە دوای قۆناغی بڵین تولەک باڵندەکانمان وەکو پێویست بە قۆناغی لە قۆناغی ئەو برادەراڵێ هیچ وشەیە تێ ناگەین ئێمەش خۆشحاڵەکە و بە عەرەبی هیچ تێ ناگا ئەویش ئەوەیە کە دوای قۆناغی تولەک ئێمە کێشەکەمان لەوایە لە دوای قۆناغی تولەک یەکسەر باڵندەکانمان نەخەینە قۆناغی جوودبوونەوە ینی قۆناغی پشوو نابینێ وەکو پێویست بە تایبەتی ڕووناچی کێشەکە لەوایە بەخێوکەر لە دوای قۆناغی تولەکەوە کە پێویستە ڕووناچی لە سەعات 6 بێ 5 بێ 5:30 بێ ئیتر ئەو تەیرانە ینی باڵندەکان ڕووناچیان لەسەر نەبێت بەڵام ئێمە بەردەوام سەعات 10 یا زیاتر یا کەمتر ڕووناچی لەسەرە بێت ئەو باڵندەیە خۆی یعنی نازانێ ئایا ئەم قۆناغی کە پیا ئەڕوات قۆناغی پشووە یا قۆناغی جوودبوونە ینی ئێمە نایڵین تەیرەکە وەکو پێویست بەو قۆناغا بڕوە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە تووشی بەخێوکەرانە بێت کە ئێمە زۆر برادەر پێمانڵێت تێرەکانم تولەکیان کردوێتەوە یا تولەکیان تەواو نابێت بە تایبەتی ئەو باڵندانەی کە لە ماوەی بڵین لە مانگی 7-8ەوە کەوت چوونەتە قۆناغی تولەکەوە کە تا ئێسش تولەکیان ناوەستێ بۆ کارەکەی ئەوەیە بۆ ئێماڵین قۆناغی تولەک 6 هەفتە بۆ 8 هەفتە زۆریەکەی 10 هەفتەیە ینی 10 هەفتەکە ئێڵین هەفتا ڕۆژایی ناگاتە 2 مانگ بەڵام ئەم باڵندەیە کە لە هاوینە لە مانگی 7-8 چۆتە تولەکەوە لە ناوڕاستی مانگی نوە هەر بەردەوام بووە تولەکی کردوێتەوە 8 هەفتەیەکەی ئەوێت ئەمە ژەر کێشەیەکی لە دوای شالەوانی هەمان کێشەی توش بێتەوە کاتێک کە تولەک تەواوە بێ کە بە قۆناغی پشووان ناڕوە ئەمە بەڕێزان زۆر باسیەوەمان کردووە جاری پێشوو کە یەکێک لە کێشەکان و کووتومانە ئەوە یەکێکە لە کێشە سەرەکیەکانی کە تووشی بەخێوکەرە بێت دوای ئەوە ئێمە باسی ئامادەکردنی باڵندەمان کردووە یاخود زۆر برادەر هەیە باسی ڤیتامین ئی ئەکا بۆ نێر کە محەفزی جنسیە و باسی ڤیتامین D3 ئەکا کە پێی ئەوترێ کالیسیۆم کە بۆ ئامادەکردنی مێیە یعنی تۆ کە ئێماڵین قۆناغی ئامادەکردن قۆناغی ئامادەکردن بەلایانی کەمەوە 2 بۆ 4 هەفتەیە یا 3 بۆ 4 هەفتەیە بەڵام ئێمە تۆ تەیرەکانت جووت کردووە یا ئەتێ هەفتەیەکی کە جووتی کەی بە پەلەپەلیەی ڤیتامین ئی و ڤیتامین D3 ئەیتێ بەڕێزان ئەمە فریای ناکەوێت باڵندەکە سوودی لە نابینێت بەڵام لەوە کێشە زیاتر ئەوەیە کە ئێمەی بیستین هەنێ بەرادەرە ئەڵێ من ڤیتامین ئیم بردووە یاخود لە هەر شوێنێک بێت تەمەنە وەکو بەخێوکەر قسە ئەکەین پەیوەندیمان بە هیچ شوێنێکەوە نیە وەکو بەخێوکەر قسە ئەکەین و پەیوەندی بە هیچ بڵین بەرهەمێکەوە نییە بەڵام ئەمە ڕاستیەکەیە ینی ئەڵێ وەڵام من لە فلان شوێنیا لە فلان جۆر خۆراکم بردووە ڤیتامین ئی بۆ نێریا ڤیتامین D3 یاخود کالیسیۆم بۆ مێ ئیسفادەی لێکردووە تێرەکانم هێلکەشیان کردو تەڵخەیشیان کردووە و زۆر بەسەری ئیشی کردووە من ئەوەی کە ئیزانم و هەمووشمان و 100 جاریش باسمان کردووە هەچ شتێک بەسەری ئیش بکاو بەسەری ئی سوودی لێ ببینیرێت ینی باڵندەکە سوودی لێ بینێر لە 100 تا 100 ئەمە دەرمانە کاڵین دەرمانە مەبەسمان لەوەیە مەوادی حافیزەیە ینی باڵندە لە سروشتا خۆ ناچێت دەرمان بخوا بۆ ئەوەی نێرە و مێکە بە تەواتی هێلکە بکا و نێرەکانیش تەڵقێحکە لەبەرەوە ئەمە کێشەیەکی گەورەی کە تووشی بەخێوکەرانە بێ وردە سەیرەکەی پاش ماوەیە کە لەسەر هێلکەکەوێت تووشی کێشەی ڕیخۆڵە ئەبێ یاکو ئەندامی هەرز بە تایبەتی یاکو جگەر کە تووشە بێ و بەخێوکەرێک سەر هەوڵی ئەوایە بەڕاکردن پەلان بەرێتە بەر
دەرمان کە ئەمە زۆر خەتەرە یاخود بەداخێکی زۆرەوە بەداخێکی زۆرەوە ئێمە ئێڵین کە بە خێوکەری باڵندە لە کوردستان ئێمە عێراقی هیچ کەسێکی کەمان نییە کە تا ئێستا باوەڕی بەوە هەبێت بڵێ خۆراکی جوودبوون جیایە ئەمە ڤیتامیناتی تایە یا خۆراکی بوونی بێچوو جیایە کە ئێماڵین خۆراک ئەمە باسی تێکەڵە ئەەکەین شتێک نییە بە ناوی تێکەڵەوە بە شێوەیەکی ئێمە پرۆفیشنال قسە ئەکەین یا بە محتەریفی قسە ئەکەین یاخود بە شێوەیەکە قسە ئەکەین کە زەرەری نەبێ بۆ باڵندەکانمان چ بێچۆکان چ دایک و باوکەکەی بە خێوکەرێکی ڕاستەقینە بە هیچ شێوەیەک دان و تێکەڵی خۆی ناگۆڕێت ساڵەکە چیاتێت لە هەموو قۆناغەکانە یەک جۆر تێکەڵی ئااتێ ئەوە چەند جاری کەش باسمان کردو خۆراکی تەواو کرد و لەوانەیە 10 ساڵی کەژ ئێمە قسە بکەین هەر عینەن قسە بکەینەوە چکەمە ڕاستیەکی نەگۆڕا و کوتم لەوانەیە 10 ساڵی کەش بێتەوە من هەمان قسە بکەمەوە کە ئەوەیە خۆراک شتێک نییە بە ناوی خۆراکی هاوی نوزستان و قۆناغی تولەک و قۆناغی پشوو یا قۆناغی بوونی بێچوو یا شتێک خۆراکێک تێکەڵەیەک ئەڵێن ڤیتامیناتی تیا ئێمە زۆرە شتا بیستین من زۆرم پێ سەیرە بەڕاستی تەنها جیاوازیەکە ئەوەیە خۆراکە تەواوکەرەکان ئەگۆڕێت لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی کە ئەمە جوودبوونە کە ئەمە بوونی بێچووە و بەداخێکی زۆریشەوە کێشەیەکی کەشەیە کە ئێمە زۆر ئەوە ئەبیستین ئەویش ئەوەیە بەرزکردنەوەی بەرزکردنەوەی بەرگری بەڕێزان ئێمە زۆر باسمان کردووە بەرزکردنەوەی بەرگری تۆ لە کاتێکا ناتوانێت ینی ئەگە تۆ چاوەڕێکی باڵندەکانت جووت کردووە یا هەفتەیەکی کە جووتی یەکە یا دوو هەفتەیکە بڵێ لەو ماوەیە من یەم بەرگری تێرەکانم بەرزەکەمەوە ئەمە شتێک نییە ناوی ئەوە بێت تەمەەن تۆ کە ئامادەکاریەکەی تۆ لە قۆناغی توولەکەوە لە هەموو قۆناغەکانە تۆ ئەبێ بیر لەوە بکەیتەوە بەرگری باڵندەکانە بەهێزکەی بۆ قۆناغی دوای ئەو کە پێ ئەڕوە یعنی ئەمە قۆناغە بەڕێزان ئەمە شتێک نییە ناوی ئەوە بێ من بێم بڵێم وەرە کاکە گیان تۆ ئەم خواردنە بە تێرەکانە هەفتەیەکی کە بەرگری بەهێزە بێ و ترسن نەبێ نەخێت بەرگری لە یەکەم ڕۆژەوە بێچۆکە هەڵیەت ئەبێت تۆ حسابی بۆ بکەی هەتا ئەو کاتێک کە لای تۆ ئەمرێت چکە بەرگری شتێک نییە چکە هەر قۆناغە و کۆمەڵی کێشەی خۆیەتە بەر هەر قۆناغە و کۆمەڵی پێداویستی پێێتی قۆناغی توولەک پێویستی بەوەی و هەمومانە زانین باڵندەکانمان بەرگری پلەی گەرمای بەرز بگرن دوایەوە قۆناغی پشوویەت کە ئەبێ باڵندەکانمان وا ڕابێنین کە بەرگری پلەی گەرمای نزم بگرن قۆناغی ئامادەکردن ئەو قۆناغەیە کە تۆ خۆراکی تەواوکەری ئیتێ بۆی تێرەکان بچنێر بۆ ئەو تەلقیح بکات و چمێ بۆی هێلکە بە مەزبوطی بکە و بێچۆکان بە تەواوەتی گەشە بکا کە ئەبێت 2 هەفتە بۆ 4 هەفتەیە قۆناغی ئامادەکردن ئەمە یەکێکە لەو خاڵانی وەزام چەند جاری کەش باسی ئەومان کردووە لەوەش گرنگتر ئەوەیە بەڕێزان کە ئێمە ئەمڕۆ حەزمان کرد باسی بکەین گۆڕینی پلەی گەرمایە لەم کاتە کە دوێنێ و پێرێ بە شێوەیەکی کتوپڕ پلەی گەرما دابەزیوە بەڕێزان یعنی تۆ کێشەکە لەوایە ئێمە کاتێک باڵندەکانمان لە ناو قەفەزێکایە ئەم قەفەزانە ئێمە گڵۆپیان بۆ دانین غەڵەتترین شت ئایا گڵۆپی لید بێت ئایا گڵۆپی ئەتیادی بێت ئایا گڵۆپی سوور بێت پێویست ناکاتەوە بە باڵندەکانی دانی لە ناو قەفەزە واز لە ئەوروپا بێنە ئێمە بینە هەنێ بەخێوکەر باڵندەی چێوی بەخێوەکە قەفەزەکانی زۆرە قەفەزەکانی خوارەوەی ڕووناچی ناگاتێت بیر لەوا کاتەوە قەفەزەکانی گڵۆپێکی لیدی زۆر بڵینکزی تێبکە بەڵام ئەمە بۆ هەموو جۆرە باڵندەیەک نابێ چونکە بوونی گڵۆب لە ناو قەفەزە کاریگەریە بێ لەسەر چاوی باڵندەکە کاریگەریە بێ کە چاوی کەسکات کۆمەڵی کێشەی کەی ئەبێت بەڵام لەوەش خەتەرتر لە کوردستانە کە ئێمە بەلامانەوە گرنگە ئەوەیە کە ئێمە گڵۆب بەکاربێنین بۆ گەرمکردنەوەی ناو قەفەز یعنی وای بەکاربێنین بڵین ئەم گڵۆپە قەفەزەکەمان گەرم ئەکاتەوە ئەگەر لە کاتێکە تۆ کارەبا بتوانی 24 سەعات دابین کەی بۆ تەیرەکانێ ئەمان شتێکی کەیە ئەگەر 23 سەعات بتوانی دابینی کە 1 سەعات کافیە بۆ ئەوەی کە کارەبا کوژایەوە باڵندەکانە نەخۆش بکەوێت یا تووشی کێشە ببێت ئەمانە هەمووی هۆکارە کە ئەبێتە ئەوەی ئێمە باڵندەکانمان لەم کاتا بە پەلە ڕاکەین هیتەری بۆ داگیرسێنین یا گەرمی بۆ دائەنین یا هەوڵی ئەوەین شوێنەکەیان گەرم بێت بەڵام ئێمە حسابی ئەو ناکەین 1 سەعات و کووتمان تەنانەت نیو سەعاتیش لە هەنێ جارە کافیە بۆ ئەوەی کە باڵندەکانمان تووشی نەخۆشی بێگە کارەبا بکوژێتەوە و لە کوردستانە بەڕاستی ئەمە کێشەیەکی
زۆر گەورەیە کە زۆربەی بەخێوکەرەکان تووشیە بن یاخود کێشەکە لەوایە تۆ ئەم لایلۆنەی تێ پێچیت ئەمە چەند جاری کەش باسی ئەومان کردوم ئەم لایلۆنانە بنەوەکاری دروستبوونی کەڕوو یاخود بەکتریاکان لە ناوە ئەمێنێتەوە ئەمەژێکیشی کەیە یاخود لەوان ئەو کێشانی کە تووشی بەخێوکەر بێت چکەمە پەیوەندی بەچیەوە هەیە ئەمە بە درێژایی زستان تۆ ئەم کێشەیەت هەیە دابینکردنی پلەیەکی گەرمای پێویست بۆ باڵندەکانێ بە تایبەتی خۆی ڕاستی ئێمە کە بزانستیانە باسی بکەین ئێمە ئێستا لە قۆناغی پشوین تا مانگی 12 کۆتایی مانگی 12 لە قۆناغی پشوین یا لە ناوڕاستی مانگی 12 بەڵام تۆ کاتێ بیر لەوەکی تۆ باڵندەکانە بکەیتە قۆناغی جوودبوونەوە ئەبێ حسابی ئەوە بکەی هەوڵ بن ئێمە دەمێکە و قسەیەمان کردووە تکاتان لەکەین لە 16 پلەی گەرمی بۆ 15 دەرەجە باڵندەکانتان ڕابێنن لەبەر ئەوەی کاتێکە کارەبا کوژێتەوە ئەو پلێ زۆر گرنگە و ئەو پلێ ئەتوانێت بەخێوکەر دابینیکە بە هەر شێوەیەک بێ بەڵام کاتێک تۆ 21 و 22 لەسەر و 20ەوە بە بەردەوامی دابینیەکەی کاتێک کارەبا هەیە بۆ تێرەکانێ کە کارەبا کوژایە و ناتوانانی دابینیکەی لە 100 تا 80 بۆ 85 تۆ تێرەکانە نەخۆشەکەوێت و دوای ئەوە کووتمان لامووی کێشەی زیاتر ئەوەیە کە هەنێ بەخێوکەر باڵندەکانی توولەکەکەن بە خێرایی تەمەەن هەفتەی پێشوو بوو چەند ڕۆژ لەمەوە پێش بوومەلەرزەیەک بوو تاوان بوومەلەرزەکە هۆکارێکی زۆرە بۆی کە باڵندە کوێتە قۆناغی توولەکەەوە ئەویش بۆچی یعنی پرسیارەکە لەوایە بۆچی یەکێکە لە هۆکارەکان ێماڵین لەوانەیە کۆمەڵێ بەخێوکەرە بێت باڵندەیە بێت جەڵدەلی یابوو بێ لەوانەیە باڵندە کەسە بێ باڵندەکانی تووشی کێشە بێت لەبەرەوەی کاتێ ئەم تەیرە لە قەفەزەکە و قەفەزەکە ئەجوڵێتەوە و حرەکەیەکەکە بە تایبەتی ئەگەر نووسێت فرتە کات لە ترسی ئەوەیە کە ئەو پیوای یەکێک دەسەباتە ناو تەیرەکەەوە بیگرێ تووشی سەدما بێ هۆکارەکەی لە توشبوونی سەدمەکەوەیە کە لەوانەیە بەهۆی بوومەلەرزەکە و تووشی کێشە بوو بێت تێرەکان یا خەلەلێک کەوتبێتە هۆرمۆنی یاخو مێشکەوە لەبەرەوە کە ئێمە باسی ئەوواکەین ئەڵین بوومەلەرزەکە تەسیریە بووە لەو حاڵەتا تەسیریە بووە بڵێم باشتێکە مەجال بین چکە کۆمەڵێ برادەری پرسیاریان کردووە بۆی پرسیارەکان زۆر نەبن هەوڵی وەڵامی پرسیارەکان ئەینەوە ماشەڵڵا من چاوی هەموو تاماچەکەم ڕێز و سڵاومەیە بۆ هەموو لایەک لەبەرەوە لەوانەیە نەتوانم ناوەکان یەکەیەکە بیخوێنمەوە محمد النجار يقول الحمد لله ولا كلمة فهمها حبيبي أخ محمد النجار احنا ايضا اكراد نشوف آلاف اللايفات او المواضيع ولا نفهم اي شيء ولا نقول الحمد لله لا نفهم اي شيء والان يقول لك الحمد لله انك ما تفهم اي كلمة منها لان كل ما نقوله هو موجود من قبل حكينا به والحمد لله ما شاء الله اكو اساتذة واكو محترفين يقدرون يتكلمون باللغة العربية نتمنى انتم تستفيدون من هؤلاء الاساتذة والخبراء لان احنا لغتنا الكردي ونتكلم بالكردي واهلا وسهلا بك. هەوڵێم بەپی توانە طبعا نامەکان ببینم سەمە کێشەیەک ڕوویاوە من چۆن ئەوە تا باش بوو سڵاو لە ئێوەی خۆشەویستیش ناوەکان ماشەڵڵا زۆرن کە سڵاویان نووسیوە ئەوە کارە باشمان لێ کوژایەوە بەڕێزان ئەمە ناخۆش بوو قەیناکە مویمەوێت دەنگ هەبێت کاک حەماڵێک تێرە حوبی هاجرمۆ لەگەڵ فنسابێ لێ قەفەزا کێشەی هەیە کێشەکە ئەوەیە تەنهاگرتنی دەنووچێک لە لای بڵین ئەگەر تێرە حوبەکە لە هەچ لە قاچی هەچ فنسێ بگرێت تەبعاً لەوانەیە بیقرتێنێ یا زەرەری پێگەێنێ و خۆم ئەو کێشەیەم لە ئەڵمانیا کە تێرەکانم خسووە لایەک ئەو کێشەیەم هەبوو یعنی وا باشترە نەیکێتە ناو یەکتریەوە چکە ئەگەر بۆ گاڵتەوە بۆ سبعەت و بۆ یاریش بێ دەنووچێکی لێ بگرێت جا تەمان ئەم کارە با کوژانەوە شتێکی خۆشە جگەرەش پێشین کەس نامان بینێت ئەمە شتێکی باشە من تەمان ڕێز و سڵاومێ بۆ هەموو لایەک
هەوڵەیەم بە ماشەڵڵا پرسیارەکان أخي شهاب كمال أهلا بك ومرحبا بك. هاي الفقرة احنا نتكلم باللغة الكردية إن شاء الله. نتمنى الخبراء والأساتذة يتكلمون عن هذا الشيء ومن خلال تجاربهم الشخصية وليس من خلال ما نحن تكلمنا عنه مسبقا أو الآخرين، أي ليس لصق نسخ ولا لصق. أهم شيء احنا لما نتكلم لازم نتكلم عن الخبرات الشخصية وليس ما نقرأه هنا وهناك. زۆر سپاس کاکە ئاوارە گیان. ئەڵێ باشە پرسیارێک کاک دیلان چایشمان لەبەرەوەی تاریکە لەوانەیە بە جوانی ناتوانین بخوێنینەوە. ئەڵێ باشە پرسیارێ تێر الحوبی جنی کە ماوی هێلکە حەو ئێنێ ئەم ماویە. وەڵی نازانم پرسیارەکە تێنەگەشتم داوای دۆنلاد ڤێتمارەکەین پرسیارەکەی تێنەگەیشتم. زۆر سپاس بۆ تۆش کاکە هاوڕازگیان، من لە خزمەتتانە ئەوەی کە پێم کرێ. أخي هشام بزاز أهلا وسهلا بك، وجاوبت على الأخ من الأول. أهلا بك. كاك حماوات عليه هاجر مو تاچني بيبن باشا أو والله ملاي إيمانية وداوي لبردنكين إيما باسي كرين وفروشتن ناكين داوي لبردنكين چاوی کاک دلاوە ریژماچەکەم. کاک ئەحمەد شێخانی پرسیارێکی جوانی کردووەڵێ من لە گەراجەکە دامناون کێشانیە بەڕێزان زۆر گرنگە ئەوەی کە هەموو لایەک بیزانێت کە لەوانەیە بۆی من کورتم کردەوە ویستم بۆی قسەکردنەکەم زۆر درێژ نەبێت و با بڵێن ئیزعاجتان بکات. ئەویش ئەوەیە ئەو لە هەر شوێنێک باڵندەکانە دانی زۆر گرنگە کە هەتاو لێیان بات. ئەمە زۆر گرنگە هەتاو لە باڵندەکانمان بات کە ئێمە پێویستە ڕۆژانە بەلایانی کەمەوە ئەگەر بۆ چارەکێکیش بێت لە ژووری باڵندەکانمانە هەتاوی تێبێت کە ئەمە زۆر ئەتوانین بڵێن نیوەی بڵێن سەرکەوتنی بەخێوکردنی باڵندەیە. لە هەر شوێنێکا بێ گرنگەوەیە هەوا ینی تەهویە هەبێ هەوا هاتوچۆ بکە زایدەن هەتاو. ئەو دووشتە زۆر گرنگە بۆ باڵندە لە هەر شوێنێکا بەخێویکەی. کاک عەدنان کفریەڵ ئێڵێ چ کاتێک لە گەرمیان باشە بۆ جووتکردن. گرنگ ئەوەیە لە کاتێکا بێت تۆ کە لە بەهار نزیکە بێتەوە با مانگێک لە بڵین ئەتوانی لە مانگ یەکا جووتیان بکەیت بەمەرجێت ئێمە هەوڵ بین نێرەکانمان دایمە جاری پێش و باسمان کرد زووتر فلو ببێت و ئاگاداری ڕووناچی بین کە نابێت ڕووناچی تا سەعات 6 لەسەر تەیرەکانمان نابێ زوو بیکوژێنەوە بۆی مێکان فول نەبن. ئەگەر بمانەوێت لەم کاتا جووتی نەکەین زایدەن خواردنی محەفزی جنسی باشیان نەینێ، زایدەن پلەی گەرما لە 10 دەرەجە بۆ 12 دەرەجە زیاتر نەبێت و مێکان بە تایبەتی بەیەکەوە بن. ئەو کاتە مێ هەست هەڵناسێت و نێرەکان زیاتر فولە بن. ئەگەر بەیەکەوە بنیا بەجیاش دەیانەی کێشەی نییە، بەڵام گرنگ ئەوەیە کاتێ ویستێت جووتیانکەی ئەبێت بە قۆناغ ینی ڕۆژی 5 دقەیە 10 دقەیە ڕووناچی زیاب بکەیت، زائیدەن خۆراکی باشتریان بیتێ،
زائدەن پلەی گەرما بگەێنیتە 16 پلەی گەرما لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە هەموو یەکان فول لەبوون و ئەتوانی جووتیان کەیت و باشترین ئینتاجی شێ بێگەر بەم شێوەی بیکەی قۆناق چکە وکوتمان کێشەکە لەوایە ئەگەر تەی باڵندە بە قۆناغەکانی ژیانی خۆیان وکو خۆی نەڕوات کێشەت بۆ پیا ئەبێت کێشەی جۆرا جۆر ئەبێت کە ئێستا لەم کاتا زۆربەی کێشەی ئەوەیە 4 هێلکاکە 5 هێلکاکە دوانی هەڵێنێ بە خێوی ناکا بێچوو فڕێرێتە خوارەوە هێلا ناچنێ هێلکە ناکە کە هەموو کێشەکان هەمومانەی زانین و بەداخێکی زۆرەوە لە هەمووی کە داخی من خۆم زۆر خەفەتی پێ خۆم بەوە کە ئاچێت هەر شوێنێک یەکسەر دوو شوشەیەکیان ڤیتامین دیوێکە ڤیتامین ئێ دەڵێ بڕۆ بە تەیرەکانە بە ئیسفادەی لێکات کە ئەمە من تێناگەم ئەمە شتێکی باش نییە ئەگەر باڵندەکانە لە خۆناغی ئامادەکردنایە زۆر شتێکی باشە بەڵام ئەبێت 3 هەفتە بۆ 4 هەفتە ئەگەر هەر شتێکی بیتێ ئەبێت 2 هەفتە بەلایانی کەمەوە بۆی کیمیایی نەبێت تەسیری تێنەکا بە شێوەیەکی تەدریجی کاری خۆی بکا و باڵندەکەش سوودی لێبینێ و تۆش لە دواییە وەکو پێویست ئینتاجی تەواوەتی و هەبێت لەو تەیرانە و تووشی کێشە نەبیت. کاک سوڵتان پاشەواڵێ زێبراکانم هێلکەیان کردووە ئایا کێشیان ئەبێت یا نابێت لەم کاتەیە ئەوە کەوتۆتە سەر ئەوەی لەسەر چ بڵین پلەیەکی گەرما ڕادهێناون ئایا لەم کاتاکە کارەبا نییە بیان یا کارەبا ئەکوژێتەوە چەند سەعاتێک بە تایبەتی شەو کە کارەبا بڵین بە تایبەتی مۆلیدە نابێت لە شەوە ئەم تەیرە نووسووە پلەی گەرمای لەشی کاتێکە نووسووە بە تەدریجی لەسەر پلەیەکی گەرمای دیاریکراو جێگیر بووە کاتێکە لە پڕ کارەبا ئەکوژێتەوە و پلەی گەرما دائەبەزێت ئەو لەشی ناتوانێت چکە ئەو نووسووە لە حرەکانی ئەگەر لە حرەکا بێت جیاوازە ینی بە ڕۆژ بێت یا حرەکەیە بێت لەو کاتا زۆربەی تیر کە تووشی نەخۆشیە بێت لەو کاتا تووشی نەخۆشیە بێت. کاکشکارەڵێ من لەم کاتە ئاگاداریەوە نەبووم کە کاتی پشووە تێرەکانی جووت کردووە گرنگەوەی وکووتمان ئەبێت ڕەچاوی ئەوە بکەیت پلەی گەرما بە شێوەیەک بێت شەو زوو گڵۆپیان ینی کاڵین سەعات دە باشە لەم کاتا گڵۆپیان لێ کوژێنیتەوە چکە ئەو تێرانە پێویستیان بەوە هەیە شەو بنون وزەوەر بگرن بۆی بەیانی کە گڵۆپە لەسەر داگیستانیا کە ڕووناچیاتە ژوورەکەەوە بتوان نوک و پێویست خۆراک بن بە بێچۆکان و بڵین وزەیەکی باشیان هەبێ بۆی بتوانن خۆراکی پێویست یاخو بە وزەیەکی پێویستەوە بێچۆکان بەخێو بکەن. زۆر سپاس ئەگەم کاکە دڵشادیان بەڕێزی. کاکێ من ئەو پرسیارە زۆر جوانە کاک ئەمە بخینە ئێرەوە بۆی ئەڵێ پلەی جێگیر چ پلەیەک باشە؟ پلەی جێگیر کە ئێمە ئەڵێن پلەی جێگیر یعنی بە ڕۆژ 16 دەرەجە بێت بە ڕۆژ ئەگەر بە شەو پلەی گەرما بشگە گاتە 15 و 14 ئەو زەرەری نابێت لەسەر باڵندەکانمان یعنی 2 دەرەجە دابەزین کەمتر یا زیاتر کێشەی نابێت لەسەر باڵندەکانمان بەڵام کێشەکە لەوایە کاتێک تۆ تێرەکانە لەسەر 21 دەرەجەیە 22 دەرەجەیە بەڕێزی وا هەیە لە من 25 دەرەجەیە یا 24 دەرەجەیە تۆ لەسەرم پلەی گەرمایە ڕای ئەهێنی کاتێک کارەبا بۆ سەعاتێک بۆ نیم سەعاتە کوژێتەوە پلەی گەرما دابەزێ بۆ 16 بەرەو خوارتر یا ئەگاتە 16 بۆ 24 یا 23 حەوت دەرەجەی فەرقە ئەمە زۆرە بۆ باڵندە ئەم گۆڕانکاریە زۆرە لە کاتێکە بە تایبەتی لە کاتێکە کە تۆ باڵندەکانن لە قۆناغی جووت بوونان ئێمە زیاتر کە ئیبیستین لە 95 بەخێوکەران کەوتونەتە باڵندەکان ئەخسۆتە قۆناغی جووت بوونەوە کە مێکە لەسەر بهێلکەیە لەسەر بێچووە کە ناتوانێت پلەی گەرمای پێویستی لەشێ ڕاگرێت و بیا بە بێچۆکانی ئەبێتە هۆکاری ئەوەی کە زۆربەی ئەو حاڵەتانە کە ڕوویان لەم کاتە کە زۆر کەس بەداخەوە من بەداخێکی گەورەوە ئێڵێم کە لە بازار و لە هەموو شوێنێکە لە لای دوکتۆرە بەیتەرەکانیش ئەچی بۆ لایەکسە دەرمانێک تایاتی ئەڵێ وەڵا تەیرەکە و سەرمای بۆم دەرمانەی بەرێ نەخێت تەریەکە سەرمای بووە ئەمە سەرمایەکە زۆر ئاساییە هەوڵی ئەوە بین بەشتی سروشتی باڵندەکە بگاتە ئەوەی کە خۆی چاکاتەوە یعنی جسمی خۆی
بڵین بێتە هۆکاری چاکبوونەوە نەک بە دەرمان چونکە ئێمە کاتێ دەرمانەین بەتەی زۆر ئێمە باسی ئەومان کردو تۆ بەکتریای سوودبەخش و زیان بەخشیش ئەکوژیت ئەنجا ئەم تێرەکەواتە سەرمایەکی کە بێکە بەکتریای سوودبەخشەکە لە شیانەما ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە تێرەکە بە سەرمایەکی کە یا بە گۆڕینی ئاو هەوایشی کە تووشی نەخۆشی بێت و بە شێوەیەکی خراپتریش دەستی ئێوەش کۆ چای منی کاکە جەمال بەس نییانی ئەنتەرنێتەکەشمانەیە سەوتەکە نەبڕا کاک سوڵتان پێشەواڵێ باڵندەکە زێبراکانی لەم کاتا بڵین جووت بۆ هێلکەیان کردووە وکوتم ئەگەر پلەی گەرما هەتاوەکو 16 15 بڵین ئیتر کە نزمترین بڵین پلێت یا و زۆر کەسیژەیە لە 12 و لە 10 بڵین تێرەکانی بێچوێڵێ ناو ژیاویشە بەڵام تووشی کێشە ئەبێت ئەوەی بەڵام هەتا 15 پلە بەڵام ئێمە ناڵین لە 21ەوە بۆ 15 بەڕێزان ئاگاتان لەم خاڵە بێت ناڵین لە 20ەوە بۆ 15 ناڵین لە 24ەوە بۆ 15 ئێماڵین لە 16ەوە بۆ 15 لە 7ەوە بۆ 15 کێشەی نابێت ئەگە بتوانین ڕای بگریت و کارەباش کوژێتەوە من لەو باوەڕام بتوانێ بەخێوکەر بە تایبەتی ئەگەر لە ناو ماڵا بێت ئەو پلێر ڕابگرێ ئەوەشی کە لە هەورەبانەیە لە شوێنێکی کەیا لە دەرەوە باڵندە بەخێوەکە بەڕاستی من بەڕاست ینی خۆم بەڕاستی نازانم تیر جووت کەی چکە ئەمە کێشەی زۆری لێکەوێتەوە یانی حسابی ئەوە بکە ئێمە برادەرمانەیە بۆ نمونە 20 جووتی جووت کردووە لە مانگینەوە 20 جووتی جووت کردووە تەحەدا ئەکەم ئەوەی کە لە مانگینەوە 20 جووتی جووت کردووە با بێ پیشان بە 80 بێت چووی گرتەوێت مانگینەوە ینی تۆ سێری کە مانگینەوە ئەمە جارێک مانگی دا ئەمە دوو مانگی 11 ئەوە سێوە چینە مانگی 12ەوە ئێمە بە سێ مانگ حسابی دوو بڵین دوو جار ئەو میانە هێلکەیان کردووە ئێخۆ لە دوو جارە ئەبێت جاری دوو بێت چووشی لێگرت بێ یعنی چێ هەیە 20 جووتی جووت کردبێ ئێستا 80 بێت چووی هەبێت یعنی هیچ نەبێت لە هەموو جووتکردنێکا دوو بێت چووی گرت بێ لەبەر ئەوە کێشەی گەورە ئەوەیە بەڕێزان کە ئێمەڵێن 3 جار تەیرەکانت جووتکە بە 3 جار هەموو جارێ بەلانی کەمەوە 3 بۆ 4 بێت چووی لێگریت ئەکاتە 9 بێت چوو کە کەمترینی حسێب بکەین نۆکە ئەگەر 20 جووتەیە بێ زەربی نۆی کە ئەکاتە 180 بێت چووت ئەبێ بە 3 جار ئەمە یەک کێشەکە کە لەوانەیە زۆر کەس تێناگایە زۆر کەس ئینکاریەکە ئێمە ئەم قسانە لە گیرفانی خۆمان دەرنانین و تا ئەمڕۆژ نە ئێمە چاومان لە کەس کردووە کە کەسێکی کە قسەی کردبێت و کە لایڤیشمان کردووە لەخوا بەزیابێ ئێمە وەکو کورد یەکەم کەس بووین ساڵە لەمەوە پێش لایڤمان کردووە بە چەنەها مانگ ئەنجا عەرەب و خەڵکی کە گەشتوتە ئەوەی کە لایڤ کات و ئێمە هیچ زانیاریەکمان نایەوە بە هیچ کەسێک کە خوێن بێتمانەوە لە شوێنێکە ئێمە ئەوەی کە ئێڵین لە ئەزمموی خۆمانەوەی کە لە 100 ئەگەر 99 متەئەکید نەبین هیچ زانیاریەک ناین بە هیچ کەسێک جۆرەکانی باڵندە زۆربەیمان بەخێو کردووە هەتا ئەمڕۆژ بەردەوامین ئەنجا لەگەڵەوەشا زۆر شتێک کە نایزانین زۆر شتێکە پرسیارمان لێکرێ ئەڵێن نایزانین لەبەر ئەوە چەند جاری کەژوتمانە ئەوەی ڕیشی سوور بوو هەمزاغانیە کێشەکەمان لەوای هەرێکە و لە ئارەزوی خۆی قسەکە هەر ئەوەشە ماوەیەکی زۆر وامان لێ کە لایڤ نەکەین یاخو بابەت بڵاو نەکەینەوە لەبەرەوەی زۆرینە بەداخێکی زۆرەوە لە هەولێریش باسی ئەو خاڵم کرد مناڵێکی دەرەوە بێنە کە لە مەکتەبە هاتبێتەوە لە ژیانە نەزانێ بەخێوکردنی تیر چییە یەک ڕەچەتەی بۆ بنووسە لە خۆتەوە بە شقلی پخلی چۆن نوشتان نووسرێ بە شقلی پقلی بۆی بنووسە بڵێ بنووسە بچۆرە فەیسبووکەوە لە هەچ پەیجێکی کوردیا بە تەحەدای لێم بڵێ وەڵام من دوو تیرم هەبوو نەخۆش بوو بەم پێکاتەیە تێرەکانم چاک بووەوە بەداخێکی زۆرەوە یڵین بەداخێکی زۆرەڵین بە خێوکەرێ 15 ساڵ 10 ساڵە بە حساب خۆی بە مامۆستا ئازانێ ئەگە خۆشی نیرا بەیەکیش کاڵێ ئەڵێ ئەم پێکاتەیە لە کوێ بوو لە کوێی فرۆشن ئەمە کێشەکەیە بەڕێزان یعنی ئێمە لەگەر ڕێز و ئێمە ڕێزمان هەیە ناکرێت هەرچیەکە چێکی ود من بە قسەی بکەم ئەی من خۆم چۆم بە خێوکەرێکم یعنی بە ڕێزێک ینی کە تێریکی پیشانی 20 کەسیاڵە بیکڕم یاخود دەڵێ و تێرە کاکە زەوقی خۆت خۆت حەزت لە چیەوە ڕابگرە بام ئارەزۆ بەرەو پێشەوە بچێ بام ئارەزۆن لە قاڵبێکی تیجاری بچێتە دەرەوە چای هەموو لای ماچەکەم بە زیاتر حەماز نەمانگرێ کاک دیاری حوسێن ئەڵێ ڕێگای بەندۆر ڕاستە بۆ جیاکردنەوەی ڕەگەزی باڵندە من
تەنانەت لە کەناریشە کە لە ساڵی 84 کەناریش بەخێوەکەم من خۆم باڵندەکانی خۆم ئەمەنەم خۆشەوێن بەلامەوە گرنگ بێ نێربێامێ بێت چکە چ نێربێت چ من نێربێ پێویستم پێێتی بۆ بەردەوامی مەسەلەکەش فرۆشتن بێتەوە من باسی فرۆشتن ناکەم کابرا پەلەی ئەوەیەتی بزانێ کامە نێرە و کامە مێ بۆ فرۆشتن بەڵام بەخێوکەر ئەبێ ئەوە نەزانیاری هەبێ کە باڵندەکانی خۆی بزانێ کامە نێرە و کامە مێ بە تایبەتی لە دوای دوومانەوە ئەبێ ڕۆژانە تو ئەوەنە لە ناو تێرەکان تا دابنیشی خۆت بە سەیرکردن و بە ئەزمموی خۆ بزانی کامە نێرە و کامە مێ مەسەلەی بەندول من لە ساڵی 2002 بە عەرەبیش قسەم لەسەر کردووە من باوەڕم تەنها بە شتێکەیە لە 100 نەبێت لە 99 بێ بەڕاستی نازانم هەر لەبەر ئەوەشە ئێمە کەناری کە بە شەژمانگیشە بێ سەیری ئەەکەین هی خەڵکی کە ناتوانین بڵێن ئەمە نێرامێ چونکە نێرە و مێ قۆناغی خۆی هەیە کە تیا دەرەکەوێت ئەمەش باشترین لە 100 کە ئەتوانی بزانی ئەمە نێرە و مێ مەسەلەی بەندۆل و کۆمەڵە شت هەیە من ئیشم پێینیە و ناشمێ بیشی زانم ئەگەر هەش بێت لە حاڵ چکە باوەڕم پێینیە من ئەمەیە کە وتم ئەم تەیرە نێرە لە 100 نێر بێت کەوتیشم مێ لە 100 مێ ئەمیش بەوە ئەیزانی کەم تابعی تێرەکانە بکەین ئێستا زێبرا کە ئێمە یاخو کەناری بێچوی وایە بە 2 هەفتەی یا بە 8 ڕۆژی کێتە خوار و لەسەر تووڵەکە بێچووە نێرەکانی ئەی خوێنن تۆ توانی ئەڵقەیەکی کراوکەیتە قاچێمە نێرە تەواو من لەبەرەوە باوەڕم پێینێ کاکە دیاری حوسێنجان چاو ماچەکەم زۆر بە سەریعیە ڕوا پرسیارەکان وەزام هەمووی چوە خوارەوە ماشەڵا پرسیارەکان زۆرن ماشەڵا پرسیارەکان زۆر بوون وەزام دۆزیمەوە تسلم أخ مهند بايو حياتي أني ممنون بێچووی کۆکتێلە سەرتاوە تا هەفتەیەکی چی بەدایکە و باوکەکەی بدرێ بۆ ئەوەی سەلامت کێشەی دەرچم دوای ئەوش چی بکەیت کاک عەقید عوسمان ئەڵێ بێچووی کۆکتێل لە سەرتاوە تا هەفتەیەک چی بدرێتێ لە سەرتاوە تێکەڵەی تایبەتی خۆی هەیە تێکەڵەیەکی سروشتی کە بۆنمان کرد هیچ بۆنیشی لێ نەیە بۆنی دەرمانی لێبەیە بۆنی هەر شتێکی کە بێت یابە تێکەڵەیەکی سروشتیە کە بۆ دایکە باوکەکە بۆ بێچۆکان زەرەری نییە زائیدەن هەچ تێکەڵەیەکی کە ئیتێ بۆنی کە بۆنی کۆنی لێنەیە هێلکەی کوڵاو ئەتوانی بیتێ لە هەفتەی یەکەمە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەگەر بەخێوکەرێ بگاتە ئەوەی بڵین کۆکتێلەکانی هێلکە بکاو هێلکاڵ بێنێ یعنی توانیوێتی ئەم تێرانە بە شێوەیەکی تەندروست بەخێو بکات ئەتوانێت بەردەوام بێ بە زیادکردنی پرۆتین تا هەفتەیە کە پێویستیان پێێتی بەڵام لە هەمووی گرنگترەوەیە لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژەوە سەیری بێچۆکان کا بزانێ خاڵی ڕەشیەیە یاخودنا لە دوای ئەوە 2-3 ڕۆژی دوای ئەوە یا 4م ڕۆژەوە سەیری کا بزانێ بێچۆکان ئەم خواردنەی کە تۆ ئەیتێ کێشەی ناوسکیە ناوسکی شین بۆتەوە یان نەبۆتەوە ئەمانە هەمووی هۆکارن کە بیزانی بە تایبەتی قەبزی ئەگەر بێت و متابعەیان بکەی بە بەردەوامی هەم تێرەکانیش لێو ناترسن هەم ئەژزانی ئەو خۆراکەی کە ئیتێ تەندروستیان نا لە ڕێگەی ڕیخۆڵە و پیسایەکەیەوە تێرەحوب ماوەی یەلکەی چەندە داونلۆد ئەڵێ تێرەحوب ماوەی یەلکەی چەندە بەڕاستی تێناگەم مەبەستی لە چییە لە هەڵهێنانێتی لە کردنیەتی کاکە دۆنلاد مێر من سوپاسەکەم کاک محەممەد سیان ئەڵێ هەندێک کۆترم هەیە تەڵقیحیش کراون مەخلوفن تووشی من لەرزە کاکە محەممەد سیان من دەمێکە باسی لوقاحم کردووە لوقاح لە کوردستان لە 100 کامی ئەڵێ باشە هەمووی فاشیلە هیچی ڕاز نییە هیچی سوودی لێ نابیندرێت ئەمە بەس
پارە کێشانەوەی لە خەڵک من ڕێزمەیە کێش هاوڕانیە لەگە من ناتوانێت بێمە مناقەشە بکەین لەبەرەوەی لوقاح ئەبێ بەڕێگایەکی زۆر تەندروستی بگەێنرێتە دەستی بەخێوکەران ئێمە لە کوردستانە ناتوانین ینی کۆمەڵێ من ئەڵلقەی قاچی تەیرە کە من خۆم لەوانەیە کەسیش بناسم لەوێ جاری وایە بە 4 ڕۆژ 5 ڕۆژ کەس نییە پیا بنێرنەوە تا بەدەستم گا لە مەتارەوە جا لوقاح کابێ لە ماوەی 24 ساعاتە بگا بەدەستی بەخێوکەر و بە شێوەی لە کۆڵبۆکسی تایبەتی هەڵە گیرێ کە بەخێوکەرە بێ لە کات و شینی خۆیان لیبات من بەداخەوە ئێڵێم ئەوەی کە لوقاحیشی کردووەڵی ئیسفادەم لێ کردو ئەوەی خۆی بەرگری تێرەکانی لەوانەیە بەهێز بوو بێ و توش نەبوو بن لەبەرەوە لوقاح خۆی لوقاحیش هەموو بەخێوکەرێک ئەگەر زانیاریە بێت یاق و دکتۆرێک وەکو دووجەمسەرێ ینی چۆن سەیف زولحەدێنە کە لەلایەکەوە باشە و لەلایەکیشەوە خراپە بۆیە زۆر بەخێوکەر ئەسڵەن ئیمانی پینیە و باڵندەکانی لوقاح ناکات بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە باسی بکەین لە کوردستانە لوقاحکردنی هەچ تەیرێک ینی لێدانی لوقاح ئەمە شتێکی غەڵەتە باشتر وایە بەرگری باڵندەکانە لە هاوینەوە بەرزکەیتەوە بۆ ئەوەی کە هات نەم قۆناغۆ زۆر بە ئاسانی تێی پڕن و وەکو باڵندە چێویەکان خۆ باڵندەی کۆتری چێوی کە لە دەرەوەیە لوقاح ناکرێن هەمووی ئێمە من بەش بە حاڵی خۆم لە سەربانەکەی خۆمان لەوانەیە 200 ئەگە چواسەیش نەبێ کۆتری شینکەی پێوێ من ڕۆژێ نەمبینی کە بچم بۆ دوکان کۆترێک کەوتبێتە خوارەوە بەم لە تووشی بڵێن نیوکاسڵ یا نەخۆشێکی کە بێت و بەوە مردمێت یا یەکە لی یاویا خۆی یاوە بە شتێکە لەبەرەوە بەرگری بەهێزکردن باشترین چارەسەرە کە لە قۆناغی بڵین پێش ئەوی بچین ئەم سەرمایە و کۆترەکانمان بخەین ناوی و ئەوەش ماوتووە زۆربەی ئەو خۆراکانەی کە ئەوێ بەحساب لە بازار ڕایە و پارەی پێینوین بە کۆترەکانمان ئەو خۆیان هۆکاری ئەوەن کە بەرگری باڵندە نهێڵن چکە زۆربەی مەوادی کیمیایی تایە زۆربەی دەرمانە ئەین بە باڵندەکانمان لەوانەیە بۆ ماوەیەک بیان بینن لە شیانساک بە بەڵام لەو سەرۆ کاتێکە زانی تێرەکان هیچ بەرگریشیان نەماوە بە بەسیتین نەخۆشی قڕیان تێکەوە و تووشی نەخۆشیە بن. کاگێ من بەکرە لێ پلەی گەرمای تێرەحوب چەند بێ باشە کەوتۆتە سەر خۆت کاگێ من لە چەنە تێرەحوب هەچ تێریکی کەوێ کاتی ئێمە ئەڵین لە 16 پلەیە لە 16 پلا هەموو هێلکەیەک هەڵیەت لە 16 پلەیە 15 پلە زۆر گونجاوە بۆی دایکەکە کاتێکە لەسەر هێلکە ئەکەوێت 36 پلە و نیوی گەرما با بە هێلکەکان لەبەرەوە هیچ جیاوازیەک نییە لە بینی تێر و تێریکی کەیە. أعتذر حبيبي أبو محمود والله ما صار نصيب وأعتذر أنت حبيبي على راسي. كاك عقيد عثمان الله هندك تيرحمه ملي خواري بيتو تيرحو بكان هاجرمون يا هاجرموي طبيعيين يا تيرحوبي عادية إنجليزين كاك عقيد عثمان تشاو ما تشكم. كاك حميد علي الله بشكل لسر زبراق سبكين كاك حميد علي جان أمي كباسي أكين أمي إيما قصيدة سركين لسطا صد بو همو تيريكا بو كوترا بو كوكتيلا بو تيرحوبا بو زبرا بو كناريا چكا همو يكشتا يعني اوي بيتو باسي او بكابلي اما جياوازة لقل اوا اما زوزور هليا الا لخوراك كان لواني جياوازية بلا تكالا كان كامامو بخيو كري خوي زاني بلام اما كيما باسي كين لسطا صد بو همو بالنده كبي بو همو جورا بالنده كان بيت تنانت بو مريشكو كالا شيريش بامان شيوية چوني رابينيت بە هەمان شێوە خۆی لەشی باڵندە بەگشتی وا دروست بووە خۆی چۆن جسمی چۆن ڕابێ بە شێوەی تەدریجی لە پلێکی گەرمایە هەت شێوەی خواردنێک بێت بەو شێوەیە توانێ بەردەوام بێت. کاک محەممەد سییانە لەکوێ دادەنیشی کاک محەممەد جان من لە شاری سلێمانی دانیشم تۆ چاوی منی هەچ کاتێک هاتی بێ من لە خزمەتام. کاکەیوان سیروان ئەڵێ من تێرەکانم لە حەوشەی دواوەدانەوە بەڵێ زۆر ڕاستە دەستی خۆش بێت شتێکی چاکە کردووە ئێمە وتومانە کاتێک پلەی گەرما بەرز ئەبێتەوە یاخود پلەی گەرما دابەز یعنی سارد دەبێت تێرەکان چۆن ڕابێنی جسمیان وا ڕایەت لەگەڵ ئەوەشە
ئەو تەیرەی کە زەعیفە خۆی ئۆتۆماتیکی بەرگە ناگرێ و ئەمرێت ئەمە شتێکی لە سروشتی شاوایە لە کاتێکا کە ئێمە 24 دەرەجە و 23 دەرەجە یا 20 دەرەجەش دابی نەکەین بۆ تەیر بە هەمان شێوە تەیرەیە خۆی زەعیفە یعنی جسمی زەعیفە بنیەی زەعیفە تو زوو تووشی نەخۆشیە بێ زوو ئەوە ینی ئێمە ئەو تێرانی کە زەعیفە بەگشتی سوودی لە نابینین تر چ پلەی گەرمانزم بێ بەرز بێت بەڵام تۆ بە دابەزی ئەگەر ڕای بێنی بە لە پلەی گەرمای نزمە بەردەوام بن تۆ ئەو تێرە بەهێزانەوە بۆ ئەمێنێتەوە کە لە قۆناغی جووتکردنایە کە جووت دەکرێت سوودیان لێ ببیندێ دەستی خۆش بێ کاک ئەحمەد شێخانی کارێکی زۆ باشە کردو من لەو باوەڕەشام ئیشەڵا سوودیش لەو تێرانە ئابینی زۆ بە باشی من چاوی هەموو تاماچەکەم کاک ئەریوان عەبدوڵڕەحمان تێرە حوبەکانم دوێل کەیماوە بەڵام جۆم لە دەنگی بێچۆکانە ئەبێ ئەگەر گرنگ ئەوەیە بزانی ئەم هێلکەیە بێ کەی هەڵبێت لەو حاڵەتانە باشترین شت ئەوەیە کاتێک کە تەیرەکە ئەبێت بۆ نمونە ئەمڕۆ هەڵی بێنێ هەڵی نێناوە بەردەوام گوێی پێوە نییە کەزانی و بێچۆکەی تر وردە دەنگی کزە بێت یاخود وردە دەنگی نامێنێت ئەمە مانای ئەوەیە بێتە داخولکەیت و بیشکێنیت و ئێمە باسیشمان کردو چۆنی شکێنی کاتە هێلکە بوتەیە لە بێچووی دەربێنی بەڵام گرنگ ئەوەیە ئەبێ لە 100% متەئەکید بیت کە ئەم بێچووی تر توانای هاتنە دەرەوەی نییە چکە ئەمە کێشەیە هەنێ جار بەیانی ئەبێ هەڵبێت کە تۆ دەرێنی لە 190 ئەمرێ یاگەر نەژمرێ و تێرە سەقەت دەرەچێت چکە خوێنی لێت ئەو خواردنی بەتەواتی نەخواردوکە لە ناو جسمیاتی لەوەش باشتر ئەوەیە کە بەلایی تێک لە شوێنێکی تاریکە سەیریکەی کاتێک کە تەیرەکە ئەبینی جوڵەی هەیە یا جوڵەی کەمە بێتەوە بەڵامی تر وردە ملولەی خوێنەکان ئیتر بەرەو ئەوە ڕۆن ڕەش ئەبن یا دیار نابن ئەمە مانای ئەوەی ترم تێرە بەرەو خنکان نەڕوە بەرەو مردنە ڕوە ئەبێ دەریکەی بەڵام پەلەی لێمەکە تا متەئەکید نەبیت کاکە محەممەد جامن لە شاری سلێمانی دانیشم چاوی منی کاک ڕێوار خۆشنا و ئەڵێ هەندێ زانیاریمان بۆ باس کرد لەسەر گۆڵدن فیش چەند خاڵێکەیە بەڕێزان لەسەر گۆڵدن فیش کە زۆر جیاوازە لەگەڵ تەیریکەیە گۆڵدن فیش یەکەم لە خۆراکە پێویستی بە زۆرترین ڕێژەی کالیسیۆم هەیە کە ئێماڵین کالیسیۆم بەس کەفی دەریان نییە یاخو بەس گرید نییە پێویستی بە کالیسیۆمە دیثریە بۆ بڵین لەشی وا بوونیەکەی وایە دروستبوونی وایە کە پێویستی بە زۆرترین ڕێژەی کالیسیۆمەیە بە تایبەتی لە قۆناغی ئامادەکردنا کە تۆ دەوێت جووتیانکەی ئەبێ میەکان بە تایبەتی مێ زۆرترین ڕێژەی کالیسیۆم بخوا بۆ ئەوەی بتوانێت بوونیەی بڵین دروستبوونی گۆڵدن فەرقیە لەگەڵ تەیریکەیە و گۆڵدن زۆر گرنگە کە خۆراکی خۆی بیتێ نێجەری هەتا بتوانی نەیتێ نێجەر باش نییە بۆ ڕیخۆڵەی گۆڵدن زایدن کە لە کاتی جوودبوونا گۆڵدن فینش تاگەیەکێکە لەو تێرانەی کە پێویستی لەسەر و 65 بۆ هەفتا ڕێژەی شەی هەیە ینی پلەی ڕتوبە هەیە بۆ ئەوەی بتوانێت هەم هێلکەش بکات هەم هێلکەکەش هەڵبێت ئەمە زانیارە گشتەکانە جنایی جیاوازی نەیە لەگەڵ تەیریکیکەیە پلەی گەرماش چۆنی ڕابێنی وایە پلەی ینی گۆڵدن لە 90 بۆ 20 پلەیەکی زۆر گونجاوە توانین بڵین 18 بۆ 20 تەمان 21 و 22 بێ باشە بەڵام ئێمە وەکو باسمان کرد کوردستان کێشەکەمانەوەیە ئایا بەخێوکە دەتوانێت ئەو پلەیە بە بەردەوامی جێگیر بکات چاوەکەمی کاک ئەحمەد بە پەلە فڕێمانە جگەرەکە کاک عەلی بەرزان پرسیارێکی زۆر جوانی کردووە ئەڵێ هۆکاری چییە غەندورەکانم تەمەنیان گەورەی و حەجمیان بچووکە ئەوە پەیوەندی ڕاستە و خۆ بە چەند شتێکەوە یەکەم بە جیناتی ویراسیەوە ئەگەر خوشکوبرا و جووت کرد بێت لەوانەیەوەی چێک بێت لەوە کارەکانی دووەم کەلامووی گرنگترە خۆراک ئێمە کە باسی خۆراکەکەین ڕاستە هەنێ برادەرەیە سەمونیانەیاتێ ناوە سەمونیانەیاتێ گەورەش ئەبێ بێچۆکانی بەڵام بەڕێزان ئەم بێچووی کە تۆ گەورە کردووە بە ناوە سەمون لە ناوەوە لە بوونیە ئەم تەیرا کۆمەڵێک کێشەی زۆرەیە کە تۆ نایبینی بە چاو کە لە داهاتووە هەستی پێەکەی لەبەرەوە کەواتە جیناتی وراسی تەسیریەکە و کوتمان خوشکوبرا
یاخود بڵین کە نزیک بن لە یەکتریەوە زائیدەن لە جۆرەکان هاتووە لەوانەیە دوو جووتکەیت ئەمە شەر هۆکاری چیکەیە بەڵام لە هەمووی زیاتر کە لە کوردستانە ئێمەی بینین ئەو خۆراکەی کە ئیتێ خۆراکێکی لە 100% تەندروست نییە تا بێچوو بە تەواوەتی گەشەی خۆی بکات و وەکو پێویست گەورە بێت. کاک ئیسات تاڵیب ئەڵێ ئەڵێ هۆکاری ئەوە چییە 21 ڕۆژە زێبراکانی کەوتووە بەڵام هەڵی نێناو خنکە ینی مردون تایە ئەگەر ئێستا ئەمڕۆ لە سلێمانی باسەکەین تەوەقواکەم لە هەموو کوردستانی جوابێ ڕێژەی شێ زۆر بەرزە ئەبێ بە خێوکەر ساحیبە داگیرسێنێ بۆی ئەو شێ بەرێتە دەرەوە بیگەێنێتە 50 بۆ 55 ئەگەر کەم بێ لە 50 کەمتر بێ ئەبێ هەوڵ بەی شەی بۆ زیابکەی بە بەردەوامی بەڕێزان ئەمە ئاگادار بن نەک ڕۆژێک و دوو ڕۆژ بە بەردەوامی هەوڵ بین ڕێژەی شێ لە کاتی جووتکردناوبوونی هێلکە لە ناو هێلانە لە نێوان 50 و 55 پلەی سەدیا بێ 50 بۆ 55 ڕێژەی شێ کەمتر یا زیاتر دایمە بەسەندە سەر و 60ەوە بێ ئەمە بێچوو ئەخینچێتیایە لە خوار و 50ەوە بێت ئەبێتەوە هۆکاریەوەی توێکڵەکە وشکە بێتەوە و ناتوانێت ڕقە بێ و ناتوانێت بیشکێنێت ئەبێ بزانین ڕێژەکەی چەند بووە بە بەردەوامی لە ماوەیە 14 ڕۆژەیە 15 ڕۆژەی کە لەسەری کەوتووە تا بزانین ئایا هۆکارەکەی شێ یاخود نا یاخود خوشکوبران یان نا هۆکار زۆر وەکو باسم کرد ئەمە گرنگەکانێتی کە لەم کاتە ڕوئەیات. چای منیک مامەد لاوەرجان قوربانە من مەمنونی تۆ مامەد لاوەرجان ئەوە چاوت جوانە بۆیە. کاک ڕەوەند ئەمسمی گەڵێ ئەڵێ هۆکاری ئەوە چییە کە بێچووی تێرەحوبەکانی کە بڵین هەڵیان جسمیانە بێ ببرین ئەگەر ئەوە بێ ئەمە فەتریاتە یاخود ئەوەیە حەساسیەتێکە بەهۆی هێلانەکەوە یا بەبوونی دایک و باوکێت یەک گوێزرێتەوە ئەمە کێشەکە نەخۆشی پێستەیە کە ئێمە زۆر جارەی بینین لە کەناری و لە زێبرا لەوانە توێژاڵێکە بینین و زەردیە گوایە دروستە بێ ئەمە هەمووی نەخۆش بڵین فەتریاتە باشترین شتەوەی ئەگەر بکرێ بیبینین لەوانەیە تەحدیدی بکەین چیە چین ئەگەر نەشتوانین بیبینین باشتر وایە چەوریکەی بۆی یاخۆ بیوێ لای دکتۆریشی بەیتەری سەیری بکات چکە بەبینین ئەگەر نزیک نەبی لێمان باشتیشتی وایە بیبێ بۆ لای دکتۆری بەیتەری بووی تەحدیدی کابزانین کێشەکەت چییە چکە بەڕاستی من لە خۆمەوە ناتوانم بڵێم ئەوە کێشەکە یاخود ئەوە هۆکارەکەیەتی. پرسیارەکان ماشەڵا زۆر بوون دەستم پیانە چوە خوارەوە گەیشتنەوە کاک ڤیرا سپۆرت دەڵێ مامۆستا کۆکتێل لەمەیە هەردوو چار پیس دەکات خەتای چییە پیس ئەکا یعنی چی ئایا بێچوویتیایە یا بێچوویتیان ینی تەلقیح بووە یا تەلقیح نەبووە ئەبێ ئەوە بزانین بۆی کاکە ودیا سپۆرت وەڵامی پرسیارەکەەوە بینەوە. کاک حەمید باڵا گەڵێ خورماخۆرەمەیە چۆن هێلکاکە من لە خورماخۆرە نازانم بەڕاستی بەڵام چەند برادێکمان چەند ساڵە لەمە بێژە لە قەفەزی ئەتیادیە بەڵام تاوان تا قەفەزەکە گەورەتر بێ باشترە تۆ زیێتوانی دار خورما بێ دار بیبێت یاخود هەر شتێک بێ گەڵای بڵێن سنۆبەر بێت یاخود هی پلاسی بێ بۆیاندانی هێلانەیان بۆڵەواستی وازیان لێ بێنە با لە شوێنێکا بن مەسەن بڵێن زۆر خەڵک سەیری نەکات یاخود زۆر قەرباڵغی لەسەر نەبێ زۆر بە ئاسایی ئەگە کاتی جووت بوودیان بێ جووتە بن.
کاک عەلی بەرزان ئەڵێ دەتوانم دەرمانی تایلۆسین بەم بە تێرەکانم پێشەوەی نەخۆش بێ ئێمە قەت لەگەڵ ئەوانین دەرمان بیرێ بە تێر پێشەوەی نەخۆش بێت وکووتمان هەوڵ بین چکە تۆ بەوە بەکتریای سوود بەخش و زیان بەخشی ژەکوژیت ئێتە تایلۆسین بیا هەز دەرمانێکی کە بێت بەڵام هەوڵی ئەوە بە برادێک پرسیارێکی کردبوو لە بینیم ئەڵێ ئایا تایلۆسین چۆن بین بە مێکە بووی توش نەبێت تایلۆسین ناتوانێت ئێمە بڵین بین بە مێ پێشەوەی هێلکە بکا لە 100% توش خاڵی ڕەش نەبێ بەڵام 5 ڕۆژە توانی بیتێ 3 هەفتە پێش جوودکردن بە مەرجە تێریکە نەخەیتە ناو تێرەکانتەوە یا 2 هەفتە پێش جوودکردن تێریکە تر بیتێ تێریک بەشەتێ تێریکە نەچێتە ناو تێرەکانتەوە و پاک و تەمیزی ڕابگیرێتەوە بە بەردەوامیش هەرە بێ وابێت ئەویش ڕێژەی توشبوون بە خاڵی ڕەش کەم ئەبێتەوە نەک بڵێ نایهێڵێ بە تەواوی. کاک عەقیل عوسمان بەڵێ بۆیە پرسیارم کرد چکە هاجرمە وکو من بیستومە من نەمبووە قەت وکو باسێکەن ئەو کێشەی هەیە لە بێچووە لەبەر ئێمە چەند جاری کەش باسمان کردووە هاجرمۆ تەیرێکە بڵین بەرهەمی جێگیر نییە لەبەرەوە زۆر کەس ئەو مشکلەی هەیە و تەوەقوعەکەم کاکە عەقیل عوسمان گیان ئەوە لە جیناتیان نابێ زۆر کەسیش ئەڵێ پاش ماوەی خۆی چاکە بێتەوە. بەڕێزانێک تۆز ئاوەیە نەمەگە ئەزەر نەبێ داوای لێبوردنەکەم کاک دڵشاد سولێمانی ئەڵێ من غەندورێک مێ ئەتوانم بیبەم بۆ ئەڵمانیا ئەگە بە سیارە بڕۆی بەڵێ بەس بەخوا بە تارە نازانمە بێ پرسیارکەی کە بڵێ خۆمە پرسیارکە بەڵام ئایا لەوێ ئەبێ بیشاریتەوە بەڵام ئەگەر لەم پرسی بەخوا من ئەوە بە تاکیدی نایزانم چکە نە پرسیارم کردووە و نە کشتی واشم کردووە. کاک هاودەم ئەڵێ لە زستانە خراپ نییە سەوزە و ئەوانە بەڕێزان بی بە باڵندە جەرگیری شکە لەو خۆراکانەی کە ئێمە یەکەم کەس لە ساڵی 2009 من خۆم کە لە ئەڵمانیا بووم راپۆرتێکم خوێنەوە کە نووسیومە لە منتەدای کەناریە باسی جەرگیرم کردووە کە کەس لەوە پێش لەوانەیە یەکەم کەس بوو بێتین ئێمە باسمان کردووە بەڵام ئەوەشمان نووسیوە جەرگیر یەکێکە لەو خۆراکانەی کە نادرێ بە باڵندە بە تایبەتی تێری بچووک چکە ڕیخۆڵەکانی زۆر بەقووەتە ئەبێتە هۆکاری دروستبوونی ئیلتیهابات یا کە هەزم بە باشی نەکات و ئەو دەمارە شین و سەوزانە دروستە بێت بەڵام ئەو مانایەوە بە هیچ شێوەیە بەزستان هەوڵ بن مەیەن بەتەیر بەڵام سەوزە بە گشتی ئەتوانی بەزستان زۆر ئاساییە بیتێ بە مەرجێک بەیانیان بۆ نمونەیەمە کەرەوزی ئەینێ یەک چڵی بچکۆلە ئەخینە ناو قەفەزەکەەوە بۆی بە شێوەیەک تاوەکو نیۆڕۆ یا تا دوای نیۆڕۆ یاخود تا ئەسر تەواوی بکات هیچ نەمێنێتەوە بۆی تاوەکو کاتێک گڵۆپی لێکوژێنیتەوە بە تاواتی لە ناو کۆندامی هەر هەزم ببێت و هیچی نەمێنێتەوە چکە مانەوەی بۆ شەو ئەگەر بەسەریا بنێ و سەوزە لە ناوسکیا بێت ئەبێتەوە هۆی ئەوەی پلای گەرمای لەشی دابەزەنیا خۆت زەرەر بە ڕیخۆڵەکانی ئەگەێنێت چۆن ێستا مرۆڤ ئێماڵین شەو پیاز مەخۆ لە بەرەوەی هەزمکردنی قورسا سەوزەش بە نیسبەت تەیرەوە بە هەمان شێوەیە. چای منی کاک هەڤاڵگیان من دەخە جوابی کاک ئیساتاڵێ کە کاک ئەحمەد شێخانی ئەڵێ کاک سۆران غەندور کات چ کاتێک گێلکە ئەکا غەندور من شارەزاییم تیانە بەڕاستی بەڕێزان و چەند جاری کەش باسی ئەوم کردووە بەڵام وکوتمان هەموو باڵندەکان ئەوەی کە من بیزانم لەوێ لە مانگی 11 و ئیتر یا 12 بەرەوسەرەوە ئەو
دەن و خوار هەندێکیان ئەوەی کە بیستومە ئەویش دەبەر ئەوەی کاچن بۆ نمایش چکە وابزانم هەنێ تەیرەیە 6 مانگ بۆ 7 مانگێک و کەناری یاخ و زێبرانیە کە توولەکەکە زوو ڕەنگەکەی ئەگۆڕێت بەڵام بڵیچ کاتێک کاتی جوودکردنیەتی هەموو باڵندەکان وەکو یەکوان کە هەمویان هەر لە بەهارا زاوزیەکەن. کاک ڕێباز ڕەحیمەڵێ جووتێ تێرم هەیە هیچ کێشیان نییە ئەگەر تەیرەکان پێمان بڵی چییە ئەگەر بێت و تەیرەکان تێرەحوب بێت ئەوە لە تێرەحوبا زۆر ڕوئەیات هۆکاری ئەوەیە کە زۆر جووت بکرێت جیناتی خراپ دەرئەکەوێت کە ئەبێتە هۆکاریەوەی پەڕیان بوەرێت بەڵام بەگشتی بوەرینی پەڕ ئێستا بۆ نمونە ئێمە چەند ڤیددیوەکمانەیە زیاد لە 11 ڤیددیۆمان بڵاو کردوەوەی کێ لە ڤیددیۆکان ئەوەیە کاتێک کە ئێماڵین سریلاکی بێچوو یعنی هەوڵمێن شتی هەرزانی بنێ هەوڵمێن لە بەرخاتی چەند هەزارێک اقتصادی بکەیت شتی باشی بەرێ بۆی تووشی کێشە نەبێت ئەم سریلاکە کە ئیرێتێ زۆر بێچوو هەیە لە کاگاتە تەمەنێک 3 هەفتە یا 4 هەفتە پەڕی بەناشرینی یەت یا ناوسکی یا ئەیهێنێتەوە ڕیخۆڵەکانی یا گەدەی قوبوڵی ناکات تووشی سنگتیژێ بێ و ئەمرێت یاخود تووشی قەبزی ئەکات یاخود کە بینیمان ڤیددیۆیەکشمان بڵاو کردوێتەوە ئەبێتەوە کاریەوەی پەڕەکانی وەکو پێویست گەشە نەکات و ئەوەرێت ئەمە هەمووی پەیوەندی بە خۆراکەوە هەیە کە خۆراکی خراپ بەبێتەوە کاری ئەوەی بوونیەی یاخود دروستبوونی کۆئەندامی دەرەوە و ناوەی ئەوەی کە ئێماڵین دەرەوە کە ئێمەی بینی چاوە دەنوکە گوێچکەیە باڵەکانە ئەمانە هەمووی لەوانەیە کێشەی تێبکەوێت لەبەرەوە لەم هۆکارانە تێناپەڕی خواردن زۆر ئەساسە کە ئەبێ خواردنێ بیرێ بە تەیر زۆر کەسەر گڵۆ بە ڕۆژە هەرزنەیە بە تەیرە خەندوورەکان یا کۆکتێلە بەڵام بڕاتان بێ لەبەر ئەوەیە زۆر کەس کێشەی هەیە گاتە تەمەنە گێلکە ناکات تەڵقیان ناکات یاخود لاوازە یا بەرگری کەمەکە لە هەمووی گرنگترێکە بە بەسیترین شت تووشی نەخۆشیە بێت و کێشەی بۆ دروستە بێ لەبەرەوە ئەگەر کوتمان لە هەموو جۆرە تێرەگا کە زۆر جووتێکردن جیناتی ویراسی خراپ دەرەکەوێت. أهلا بك حبيبي أخ محمد الحلبي. أي مواضيع أو أي شيء ينشر بأي لغة هو الرأي المربي، لكن لما يكون من خلال جمعيات ومن خلال لجان الجمعيات يعني أكثر يعني موثوق 100% هذا هو صحيح. لكن أي موضوع يكتبه أي مربي إن كان إيطالي أو ألماني أو بلجيكي أو هولندي هو الرأي الشخصي مثلي ومثلك. أنت تكتب تجاربك ويا طيورك اللي هو كريست، وأنا أكتب تجاربي عن الكناري والزبرة وهاي تجاربي، وأنت تعرف هذا الشيء ليس شرط. وهذا اللي احنا نقول له، لأن هنا أغلبية يعني 90% من المربيين الأوروبيين هم ناس عمرهم أكثر من 70 سنة أو 65 سنة، وهم لا يعرفون لا عن الفيسبوك ولا عن الانترنت، وهاي اللي عندهم معلومات صحيحة ودقيقة، وهم يعني 99% هم ليسوا تجار. لكن لما المربين اللي يكتبون بالانترنت او اي مكان او فيسبوك هو رأيهم شخصي، الا من خلال اذا يقول لك هذا هو تقرير من خلال جمعية يعني جمعية ليس اي فرع. نحن نتكلم أنا لما اكون فرع من الجمعية وانشر شيء طبعا هاي الرأي الشخصي، لكن لما الجمعية الرئيسية يوثق هذه المعلومات هذا هو الموثوق. كاك أحمد ما جرى عليه تروح ما بيتشو يكترك وجن والله أما منازم أما لواتي حالتي شي نفسي بيتشو كتيري جوكو بشر وايا بزانة شي يعني بزانة شي خواردن يعني كتير حالتي نفسي طواو نبو هولي أوا عندوان يعني شون لي در أبيت مع عدواني كالين در أبيت بلاماريا مشتيقيا
لەبەرەوە زیاتر ئەوەی کە من تێی بگەم و کە بیزانم و کە فێر بووم ئەوەیە حاڵەتی نەفسی یعنی باری دەرونی ئەو باڵندەیە دەوری زۆرە بینێ شوێنەکەیان خواردنەکەیان ئەمانە بێتە هۆکاری ئەوەی کە باری دەرونی تیر هەنێ تیر کە تێک ئەچێ ئیتر بڵین ئەبێ بەوەی کە دڕ بێت و پەلاماری بێچوو بە پەلاماری یەکتری بن. چای منی کاکە نەژاجیا من لە خزمەتتان ئینشەڵڵا. کاک ژیرانی گوڵچی ئەڵێ تێرحەبەکانم 5 جێلکەیان کردووە چەند ڕۆژی ئەوێ هەڵی بێنێت ئەوەی من بیزانم لە 100% متەئەکید نیم 16 ڕۆژە 18 ڕۆژی ئەوێ تێرەحەب تا هەڵی ئەهێنێت ینی لە ئاخری هێلکەوە حسابی کە 5 ڕۆژ لە ئاخری هێلکەوە کەمێکە لە سەری کەوتووە 5 ڕۆژ سێ بکە ئەتوانی بە هینێکی سەیریکەی بەلای تشتی بزانین تەڵقیح هەیە تەڵقیح نییە. کاک ئاکام نازمەڵێ پارچەیەکی بچووک لەسەر لوتی زێبراکە ماتووە ئەگەر گۆشت بێت یعنی وکو بالوکە بێت ئەتوانی بەیۆت بۆی پاکیتەوە بەڵام کێشەکە وێ ئەگەر بڵین دوومەڵ بێ وکو دوومەڵ بێ ئەوە بێت هەنێ حاڵەتەیە هەنێ جار التیابات ئەتوانی بیتەقێنی هەنێ جاریش جۆرە کیسێ دروستەکە من ئەو کیسێ تا ئێستا نازانم ڕاستی بەداخەوە گەر ئەوە بێت نازانمەوە چارەسەرکردنەکەی چۆن چۆنیە مەبەستمانەوەی گەر التیابات بێت کێشە نیە توانرێ حل بکرێت بەڵام هەنێ جار وکوتمان وکو بالوکەیە ئەوە توانی بەیۆت بۆی پاکیتەوە ڕۆژانە بزانی لە ماوەی 4 ڕۆژە فەرقە کاگە فەرقی نەکرد مەجبورە بێ ئەنتیبایۆتیکێکیشی لەگەڵ پاکردنەوەکە بیتێ بەڵام جۆرێک هەیە زۆر لە زۆر نەرمانی کە دەستی لی بڵە ئەمە من ناتوانم بڵێم چەند جار هەمان بۆ نەمتوانێت دەستکاریگەم بەڵام ببینین لەوانەیە بتوانین بزانین ئایا چارەسەرەکرێت یان نە. بەڵند قەسەرای بڵێ کاکە بڵندجان کەناری و هەموو باڵندەکان تەحەمولی سەرمای زۆر و گەرمای زۆرەکەن یعنی سەرمای دابەزێ پلەی گەرمای یاخۆ بەرز بێتەوە بە مەرجێک بە شێوەیەکی تەدریجی ڕایان بێنی. سلااو لە تۆش مامە سەنگەریژان. کاک مەهەدی گوڵیەڵێ کەناری لە مانگی چەند ئاجووت کرێ بەڕێی من وکو خۆم لە کۆتایی بڵین لە ناوڕاستی مانگی 12ەوە دەست بکرێ بە ئامادەکردن و لە ناوڕاستی یاخود لە 10 یا 15 جووت بکرێت زۆ سوودی لێ بینرێت بە دوو بڵین جووتکردن یاسیە جووتکردن ئەوەنەی بێچووی لێ ئەگری کە لە مانگی 9 جووت ئەکرێ. کاک محەممەد جەمانەڵێ ئەگەر مڵتیڤیتامین بە بەردەوامی بیەم بە کەناری ئایا کێشەی هەیە ئێمە کە باسی مڵتیڤیتامینەکەین چەند جاری کەش باسمان کردو ئێمە باسی مڵتیڤیتامینێکەکەین کە لە 100% بزانین زەرەری بۆ جگەر نییە ئەگەر بە شێوەیەکی تەندروست بیرێتێ ئەمە مانایەوەی ئەم مڵتیڤیتامینە زەرەری نییە بۆ جگەر. کاتێ مڵتیڤیتامین تۆ زانیت ئەم مڵتیڤیتامینە بە مەوادی کیمیایی نییە و کوانێک کەسەڵێ زۆر سەریع نییە بە شوێنەی ئیشەکات و ئەوە کۆمپانیەکانیش خۆیان هەرێکە و قسەی خۆیان هەیە بەڵام ئێمە باسی مڵتیڤیتامینێکەکەین کە زەرەری نەبێ بۆ جگەر. کاتی ئێمە باسی مڵتیڤیتامینەکەین کە زۆر گرنگە ئەمە بۆ هەموو لایەک ڕوونکەینەوە. مڵتیڤیتامین داوای لەبوردنەکەم تۆ کە پێت ئەوتێت 10 غرام بۆ 15 غرام ئەەکەیتە لیترێ ئاوە یاخود 1 کیلۆ سریلاکەوە تۆ ئەتوانیت مڵتیڤیتامینەکە وای لێ بکەی 5 غرام یا 4 غرام بکەیتە لیترێ ئاوە یا کیلۆیە سریلاکەوە بەڵام بە شێوەیەکی بەردەوام بیەیتێ
ئەمە ئێمە باسی مڵتیڤیتامینێکەکەین کە لە ڕێگەی ئەزمموی بەخێوکەرانەوە یا لە ڕێگەی کۆمپانیاکەوە کە ئەزانین ئەمە کۆمپانیایە کە مەوادی کیمیایی بەکار نایەنێت ئەتوانی بیتێ بەبێ کێشە و بە بەردەوامی ئەمە بۆ چێ باشە بۆ بەخێوکەرە باشە کە ناتوانێت بە بەردەوام سەوزە و کەرەوز و سەوزە و میوە بابەت تێرەکانی کە خۆی زۆر بێم تێرانی ئێمە بەخێوەکەین سەوزەخۆر و میوەخۆر نین ئەجا لە زستانیشە لەبەرەوە مڵتیڤیتامین لە هەموو جیانە ئێستا هەموو بەخێوکەران بڵێن زیاتر کە پەنا بنە بەر مڵتیڤیتامین بەم شێوەی ئێنەوە بۆ نمونە ئەتوانی 10 غرام بکەیتە سریلاکەوە بە بەردەوامی بیتی هیچ کێشەیەکی نییە بەڵام کاتێک مڵتیڤیتامین و شتێکی کە بەیەکەوە تێکەڵەکەیت هەوڵ بین 5 غرام بە 5 غرام تێکەڵیکەین زیاتر کە لە ڕێگەی سریلاکەوە ئێمە مڵتیڤیتامین ئەوەی کە ئێمە باسی ئەەکەین بێ بە باڵندا هیچ زەرری چینە لە ڕێگەی سریلاکەوە بەڵام و کووتمانە کە بوو بە بەردەوامی وا باشتە تۆزێ ڕێژەکەی کەم بکەیتەوە بۆ ئەوەی باڵندەکە سووری لێبینێ بەڵام لەو کاتە تۆ نابێت میوە و سەوزەی بیتێ چکە تۆ بۆیە مڵتیڤیتامینی تێ بۆی جێگەی میوە و سەوزەکە وە بگرێتەوە کاک سەنگەر یاسین پرسیارێکی جوانی کە دۆڵێ وەکو برادرانیش کردیانڵێ لەم فەسڵە باشترین جۆری خواردن چییە بۆ باشە بۆ کەناری بۆ بەرگری لە سەرما بەڕێزا کاکە سەنگەرجانێمە پێشە سەش باسمان کرد تۆ بێ باڵندەکانی خۆ یعنی ئێستا پرسیارەکە با ئێمە بە شێویشی کە بیکەین کاک سەنگەر باڵندەی چێوی ئەوەی کە لە دەرەوە ئەژی کە تیاتی قەبارەی ئەوە نەیە کە پێڵێن فڕنەگولە کە لە شاخەکان ئەژی کە بەفر و ئێستا ئەگەر لە سلێمانیە کە ئێمە لە ناو شاراین ساردبیانی لەوێ دووقات ساردرێکە ئەو تێرە ئێستا پرسیارەکە ئەوەی خواردنی لەم زستان و لەم ساردیا بڵین لەم کاتی سەرمایە چییە تاوەکو بەرگەی ئەو سەرمایە بگرێ هیچ ینی بە پێچەوانەوە ینی تا بێت تا سارد بێت خۆراکی باڵندەی چێوی لە سروش تا کەمترە بێتەوە بە حکمی سەرماکە لەبەرەوە بەرگری تەندروستی پاکوتەمیزی ئەمانە هۆکاری سەرەکین بۆ ئەوەی تۆ باڵندەکانە وا ڕابێنیت کە بە هەرچ قۆناغێکا ڕۆشتن بە سەلامەت یعنی قۆناغ لە پێش قۆناغ یا لە دوای قۆناغ ئەبێ ئەمە باڵندەکانمان ئامادەکەین بۆی بچنەوە قۆناغەوە بەڵام ئەگەر تۆ پرسیاری ئەوە بکەی بۆ نمونە کەناری تێ تۆکو کەناری بەخێوەکەی بڵێ تێکەڵەی کەناری لەم سەرمایە چییە شتیوان نییە نەمبیستۆ بەڕاستی من خۆم لە 2001ەوە کە کەناریم بەخێو کردووە کە بەشداری ئەو هەموو پێش بڕچیۆم کردووە و بێچوویەکی زۆرم هەبووە و کە ئەتوانم بڵێم لە ئێوە تینوتر بووم حەج بەخێوکەرێکە بوێ چوو بووم بتوێتم بۆ لایات پرسیارم لێ کردوێ شتێک نییە ناوی تێکەڵەی زستانە و هاوینە و پاییز و بەهار هەبێت یا تێکەڵەیەکە بێ بە ناوی ئەمە مڵتیڤیتامینی تیا ئەمە ڤیتامینات تیا میوەی وشکی تیا ئەم شتانە نییە تێکەڵەی باڵندای یەک تێکەڵەیە بە درێژایی ساڵەکە تەنها تۆ خواردنی تەواوکەرەکەتە کە ئەویش سریلاکە سریلاکەکان بە پێی قۆناغەکان ئەتوانی بە پێی قۆناغەکە بۆ نمونە شتی تێ بکەیت بەڵام لە کاتێکا کە تۆ هەستەکەی تێرەکانی سەرمای بۆیە بۆی لەم سەرمایە بیان پارێزی ئێمە باسمان کردووە چای گوڵەبەی بوون باشترین شتە کە بۆ مناڵیش تەنانەت مناڵی ساوە کە لە 3-4 مانگایە کە تووشی سەرما ئەبێت چای گوڵەبەن بەیبوونی ئێنێ لەبەروی بۆ ناوسک باشە بۆ ڕیخۆڵەکان باشە باشترین شت ئەوەیە چای گوڵەبەیبوونی بیتێ کە خواردنێکی سروشتیە و زۆر هەرزانە و هەموو کەسێک ئەتوانێت دەستی کەوێت بەڵام ئەوەی کە ئەڵێ و دەرمانەی بەرێ و ئەوەی بەرێ ئەمە بەس بازرگانیە و هیچی تر زۆر سپاس دەکەم بۆ پرسیارەکە کاک سامان زەرگیڵە سپاسیش بۆ بەڕێز من چاوە ماچەکەم بە تەکیدی لەوانەیە نەقز بێت یان نەبوونی هەتاو بێکە لەی بات یاخود بوونی ئەسپێ بێت بە تەکیدی نەقسی ڤیتامیناتە کاتێک کە مێ هێلکە ئەکات یعنی لەگەڵ کاکۆژینا باسی هێلکە کرا و چەند جاریش ئێمە خۆمان باسمان کردووە ئەگەر بەخێوکەر بزانێ ئەم مێیە چەند وزەی ئەوێت چەند پێویستی بە پرۆتین و بە ڤیتامینات و بەرگری و بە هەموو شتانەی لە شێتی کە تا هێلکەیەک ئەکات ئەو کاتە بەخێوکەر ئیزانی هێلکەکردنێک کە لە دوور لە ڕووی بڵین ئەمە تەبیعی ئەمە باسی باڵندە کە لەکنی ئەو تەیرەیە دەرەوە چی ئەکەوێت لەسەر ئەو تەیرە یعنی چ ئەرچێک و چ تاقەیەک سەرفەکات تا ئەوی هێلکەیە ئەکات
بە تەئکیدی تەئسیری هەیە ئەو 5 هێلکە 4 هێلکە ئەکات ئەمە هەمووی تاقێ و وزەیە ئەیبەخشێت کە جوهدە ئەیبەخشێت لەمە تەئسیری تێگا ئەگەر نەقسێک هەبێ لە لەشیا وەکو پێویست بەخێوکرد بۆی دابین نەکرد بێت یا لە ڕێگەی نەبوونی هەتاوە ئەبێتە هۆکاری ئەوەی کە لە هۆرمۆناتە خەلەل دروستە بێت ئەبێتە هۆکاری ئەوەی سەر ئەڕوتێتەوە تیر زائیفە بێت سنگی زائیفە بێت ناوسکی تاپیعی نابێ خواردنی بە باشی بۆ ناکورێت ئەمە هەمووی هۆکارە کە وەکووتمان ئەگەر بمانزانایە هەمووی هێلکەکردنێک کە مەیەک ئەیکات چ ئەرکێک و چمان دووبوونێک و چ جوودە لەسەر ئەو مێیاکەوێت ئەو کاتە هەوڵمانەیە کە هەموو هێلکەیەک مێکەی کرد ماچێکمان کردایە و مێکەشمان قزاسە سەرمان کاک پێری ئەو ناوەکەی قورسە پرسیارێکی کردووەڵێ دوای چەند بێچووی زێبرا لە دایک و باوکەکەی جیا بکەیتەوە مەفروزە هەتاوەکو دایکەکە بێچوەکانی بڵین ئەم بێچوەکان هەڵاتون چوونەتە خوارەوە ئەم مێکە هێلکەی کردوێتەوە هەتا هێلکەکانی کە هەڵنەیە یا ڕۆژێ پێش هەڵهاتنی هێلکەکانی کە مەفروزە بێچوو لە باوکەکەی جیا نەکرێتەوە ئەگەرزانی و بێچۆکان زۆرنەوە چنە سەر هێلکەکانی کە بۆی پیسینەکەن یانەی شکێنن ئەتوانی نێرەکە لەگەڵ بێچۆکان جیاکەیتەوە کاتێک مێکە هێلکەکەی هەڵێنا یا ڕۆژە پێش هێلکەکردن بیخیتەلاوە ئەمە باشترین شتە بۆی کە تۆ ئەم بێچوانە هیچیان لێ نێت و بە شێوەیەکی تەندروست گەشە بکەن و لە ڕێگەی باوچانەوە بە تەواوی فێری خوارد ببن. کاک بڵند قەساری وەڵامم ماویتەتەوە چای منی کاک عەلی بەرزانجا من مەمنونی تۆم. کاک سەنگەر یاسین هەم دیسان پرسیارێکی جوانی تری کردووەتەوەڵێ گونجاوترین پلەی گەرما چەندە بۆ ئەم فەسڵە بۆ جێگای باڵندە. کاتێگەی ماڵین جێگای باڵندە کاک سەنگەر ئێمە باسی وکوتمان شوێنە ناکەین ڕتوبە ینی بڵین ینی بڵین کە ڕووی هەیە ئێمە باسی ژوورێکی تەندروست دەکەین کە هەواتی بڵین ئاڵوگۆڕە بێ هەوای فرێشی تێت. ئەگەر ئێمە باسی قۆناغی پشوو بکەین باڵندە تاوەکو 4 پلەی سەدی زۆر بە ئاسایی بەرگاکرێ بە هەموو جۆرەکانی تو 4 پلەی سەدی ئەگەر لە قۆناغی پشوا بن بەبێ ئەوەی هیچ خواردنێکی تایبەتیان بۆ دابنێ وکو کە پرسیارەکرێت یاخود خواردنێکی کە بیتێک کە مەحەفزی جنسی بێت تەنها ئەوەنەیە ئەو باڵندەیە کە لەکە زۆر گرنگە ئێمە ئەمە تێبگەین بەڕێزان ئەو قەفەزەی کە تایەتی ئەوەنە گەورە بێت بە ڕۆژانە بتوانێت ئەوەنە بفڕێت لە ڕێگەی فڕانەوە تا وزە کۆب کاتەوە بۆ ئەوەی بتوانێت کاتێکە ئەنوێ لەشی بپارێزێت لەو سەرمایە. یعنی ئێمە با دوو شت هەیە کە ئەمە زۆر گرنگە کاک سەنگەر مسپاسێکە من پرسیارەی کرد کاتێکە ئەڵێن ئێمە باڵندە بەرگەی پلەی گەرمایی نزم ئەگرێت ئەمە بێ حسابی ئەوەی بۆ کە ئێمە ناکرێت قەفەزێکمان باڵندەکانمان لە قەفەزێکی بچووکە دانین و بڵێن وەڵا بەرگەی بڵین پلەی گەرمای نزم ئەگرێت نەکرێت چکە و باڵندێت ناتوانێت ئەوە بفرێت وەکو پێویست کە مهمترین فرین بۆ باڵندە ئەو فرینەیە کە هەموو باڵەکانی وەکوی بینین کە یا بەیەکا بە تەواوەتی و بە ئارەزووی خۆی و ئەڕوات و یەت و کە ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی وزەک و ئەکاتەوە وزایە بە جسمی ئێسکی پتەوە بێ ماسوولگەکانی پتەوە بێت. ئەمە ئەگەر ئێمە شوێنێکمانە بێ با کە ناوی مەتێرە یا قەفەزێکی گەورە بێ ئەم باڵندانە بتوان بە ئارەزوو خۆیان تیا بفڕن و بە ڕۆژ کە ڕۆژ ینی کە ڕووناجیان لەسرە وزەی تەواوەتی کۆکەنەوە زۆر بە ئاسایی بە مەرجێک هیچ تەداخولێ نەکەین ینی پلەی نزمبوون و بەرزبوونەوەی پلەی گەرمەوە بە شێوەیەکی تەندروست ینی تەدریجی بەرز و نزم ببێتەوە تێکەڵەی ساڵەکە کە خۆمان یاو منانە تێ ئەتوانی سریلاکیش ئەتیادی بۆی دانین کە پرۆتینی زۆر نەبێت زۆر بە ئاسایی تا 4 پلەی سەدی هیچ ترسێکی نییە بۆ هەج بە خێوکەروە جۆرە تەیرێ بێت. بەڵام لە کاتی جووتکردنە وکوتمان 16 پلەی سەدی باشترین پلەیە بۆ قۆناغی جووتکردن ینی کە لە ژوورێکا تۆ باڵندەکانت جووتەکەی ئیتر بە ڕۆژ دوو پلە بەرز ئەبێتەوە بێ بە 8 بەشەوە بێ بە 14 یا 15 ئەمە کێشەی نابێت بەس گرنگەوەی لەم حاڵەتانە لە تەنانەت لە 24 و 23 ئەبێ لە 2 پلە جیاوازی لە بینی شەو و ڕۆژان نەبێت. بەڵام وکوتمان ئەوەی کە گرنگە ئێمە
کە باسی گونجان ئەەکەین کۆمەڵێ فاکتەر هەیە ئەبێ ئەمە تەحدیدیان کە گوتمان قەفەس گەورەیە بچووکە تەیرەکان زۆرن یا کەمن قۆناغی جوودبوون یا قۆناغی پشووە ئەمانە هەمووی وکووتمان هەر یەکە حساباتیشی خۆیە کە ئەبێ بە خێوکەر وکو چۆن ناوی خۆیە زانێ یاخود وکو چۆن ئەلف و بێ ینی بڵێن ئەمە سەرەتای بەخێوکردنی باڵندەیە کە بەخێوکەرە بێ خۆی بیزانێت. کاک شەڵا و عەبدوڕەحمان ڵێ لەم کاتەدا کەناری جووت ئەکرێت ئەوەی جووتی کردووە زۆربەی کێشەی هەیە کاکە شەڵا و لە سەرەتاوە باسمان کردووە گرنگترین شتەوەی بتوانی ئەگەر باڵندەکانە قۆناغی تولەکیان کردبێ و ئەو قۆناغیان بە سەلامەتی تێپەڕان نبێ و قۆناغی ئامادەکردن کێشیان نەبوو بێت و هەموو شتێکە بۆ دابین کردبن ئەوە گرنگ ئەوە ێسەکە تۆیان خەیتە جووتکردن یا جووتیانەکەی ئەبێ حسابی ئەوە بکەی پلەی گەرمایەکی ڕێن ڕێژەیەکی جێگیر کە ئەڵێن 20 پلە 2 پلە زیاتر یا کەمتر لە بینی شەوا زیاتر نەبێت دابینیکەی ئەوە بڕیان لای خۆتە و ئەتوانی جووتی بکەیت. کاک ئاریان دڵم سلێمانیە لێ جووتێک چاوەکەمی بووکە سوورەمەیە ئاتوانم جووتیان کەم کاکاوژینەیە کاک سۆرانەیە ئەوان شارەزاترێکن ئەتوانن وەڵامە بنەوە بەڵام ئێستا ئەگەر بەیەکەوە دانی یا جیان کەیتەوە لە بەهارا جووتیانکەی بە تەئەکیدی زیاتر سەرکەوتوو ئەبیت بەڵام ئەتوانی لەوانیش بپرسیت ئەوان شارەزاترێکن. کاک ئامان تایرەڵێت کەنارێکی وەتەرسلاجەرم هەیە نێرەنەیە مەلە ئەکات ئەگەر بتانی بۆم بێنی سەیری بکەم ئەتوانم باشتر وەڵامە بمەوە بۆی زیاتری شتێ بگەم بەڵام ئاوا من پێ بڵێم بۆچی ناخوێنێت تۆزێ زەحمەتە سپاسەکەم. زۆر سپاس دەکەم کاک مەسعود کاک بڵند قەسارەیی وەڵامی پرسیارەکەتم ماوەتەوە. کاک ئەحمەد ئێم هەجەر وەڵامی پرسیارەکەم ماوەتەوە. کاگێ من بەکرەڵێ چ خواردنێک باشە بۆ تێرەحە بۆی زووی هێلکە بکات منم نازانم چ خواردنێک باشە کە تۆ پێم بڵێ ئەگەر بتەوێت تۆ بڵێ من خواردنی بەبێ دای 2 هەفتە یا 3 هەفتەی کە بکەوێتە هێلکەکردن یاخود ئەوە من ئەمە بە شتێکی لە 100% بازرگانیە ئەزانم ئەوەی کە ئەڵێ شتی وا هەیە کە ئەداتی ئەڵێ هێلکەی پێ چکە ئەگەر ئەڵێن بازرگانی چکە زەرری بۆ تەندروستی باڵندەکە هەیە بەڵام کاتێک هەچ تەیرێک هەچ جۆرێک بێت ئەگاتە قۆناغی ئەوەی کە خۆی جوود ببێ بە شێوەیەکی ئاسایی جووت ئەبێ و هێلکە ئەکاو ئینتاجی ئەبێت بەڵام وکوتمان قۆناغی پشوو هەیە یا هین قۆناغی ئامادەکردن هەیە تو ئەتوانی بۆ ئەوەی ڕێژەی سەرکەوتنی بڵین جوودکردن ڕێژەکەی زیاد بێت هێلکە زیاد تەلقیح ببێت مێکە هێلکە بە تەندروستی و بێچۆکان بە تەندروستی دروست بن چەند ڤیتامین ئی و دی3 کە پێی ئەڵێن محەفز یاخود یاری دەدەر ئەتوانی بی بە باڵندەکانە بەڵام و کوتر بەڕاستی بە داخێکی زۆرەوەی کە ئیبیستین کۆمەڵی خەڵک هەیە لە بازار و یا لەم لەولاڵێن فلان شت هێلکە بە تەیرەکایە ئەوە نێر تەلقیحەکات من بەش بە حاڵی خۆم نە ئیشم بەوە هەبووە قەت نە ئیشیشم پێ بێت هەچ تەیرێکیشمە بێکەی کاتی هاو ئەوەی کە جوود بێت خۆی جوود ئەبێت ئەوەی لەسەر منە وکو پێویست دەیکەم لەو بڕام ئەویش ئەوەی کە لەسەرێتی وکو پێویست ئەیابەتۆ ینی مەخسەم باڵندەکانە نەخێر کاک سڵاو لە تۆش هیچ کێشەیەکی نێشتێکی زۆر باشە بەس لە ڕۆژە بەیانیان ئەگەر باڵندە هەچ باڵندەی خۆی بشوە سادیش بێ کێشەی نییە ئەو خۆی ئەزانێ بەس گرنگەوەیە هەوایەک نەبێ ببێ بەهۆیەوەی کاتێکە ئەو خۆی تەڕەکە لی بات و نەخۆشی بخە.
ئەنەس ڕابەر ئەڵێ سڵاو لە تۆش بۆچی تا ئێستا لە وڵاتی ئێمە کەس نەیتوانیەوە بێت چی لە تووتی بگرێ لەبەر ئەوەی ئەو کەسانەی کە شانازی بەوەوە ئەکەن و هەمووشمانەزانین چێن کە لە 15 ساڵی لەوە پێشەوە لە 20 ساڵی لەمەوە پێشەوە هەوڵیان ناوە تووتی بێنە کوردستانەوە نەگەر تووتی زۆربەی باڵندەکانیش هەموو شتی تیجارین هەمووی ئەو شتانن کە وەحشین یا شتێکن کە بە کەمترین پارە ئەکڕێ و لە کوردستان ئەهێنرێتەوە بفرۆشتێ مجەڕە تیجارەتە بۆیە لای خۆشمان ئێمە لە هیچ جۆرە لە جۆرە لە تێرەکانان نەبووین بە بەرهەمێن ئەژینا تووتی بێچووگرتن لی لە کەناری ئەتوانم بڵێم ئاسانترە چووکە ئەگەر تۆ جووتێک تووتی و بۆ بێت یاخو هەج تووتیەکە لە ئەوروپاوەیەت بەڕاستی تووتی بێ کە لە ماڵان بەخێو کراوە ینی دایک و باوکەکە خۆی بەخێوی کردووە نەک لە مەزرعە بەخێو کرابێت وەرەقەی خۆی لەگەڵایە شادەی لەگەڵایە DNA لەگەڵایە کە ئەمە نێرەیامەیە تەمەنی چەنە ئەمە تەڵقێک لوقاح کراوەیان نا ئەگەر ئێمە لە چەند ساڵی پێشوو ئەگەر 100 تەیری واشمان بۆ باتایە نەک وەرەقەی بە وەرەقەی تەزویرەوە یا بە ئەڵقەی تەزویرەوە ئەگەر وامان بۆ باتایە ئەگەر تۆ جووتێک کاسکۆ بێ یا هەر جۆرە تووتیەکی کە بێت 5 ساڵ بیا لە تەمەنی خۆیان بێ و بە تەئکیدی بزانێ ئەمە نێرە و مێ و شوێنێکی تۆزێک گەورە و هێلانیت بۆ دابینکەین زۆر بە ئاسانی بێچوویرێ ژیرێ بەڵام بە مەرجێک نەک کابرا بچێت جووتێکی بۆ بێت کە بە وەرەقەوە بێ بچێت میوەی وشکراوی باتێ یا ئەو خواردنەی بیتێکە میوەی وشکراوی تایە کە بۆنیەکەی بۆنی دەرمانی لێ بەڵکو خواردنێکی تەندروستی باتێت کە لە میوەی فرێشی باتێت وا بە خێویکە ڕەزیلیتیان نەکات بە تەئکیدی ئینتاجی زۆر زۆر ئاسانە. کاگەواڵ سەڤانیاڵی کەناریەکەم خۆی کزەکان ناتوانم بەڕاستی بڵێم بۆ ئەبێ بیبینیا لەوانەیە سەرمای بوو بێ ئەڵێ کاک سۆران دوای چەند ڕۆژ ئەوە وەڵاممان ناوەتەوە پرسیارەکان زۆرن ماشەڵڵا چاویشمان کەس بووە بەداخەوە وڵی ئەوەی کە ئیبینم زۆربەی وەڵامی پرسیارەکانم ماوەتەوە کاک مادی گوڵی ئەڵێ چ شتێک باشە بی بە کەناری و چ شتێک خراپەکە نەیتێ من باسی بەخێوکردنی کەناری خۆم ئەەکەم کە بەخێوم کردو کە بە سەتەها بێت چوشم نێگرتوون بەبێ کێشە قۆناغی پشوو پیا بڕوات لە قۆناغی ئامادەکردنا وەکو پێویست بە میەکان وەکو پێویست بۆ ماوەی 2 هەفتە یا 3 هەفتە بەنێرەکان ڤیتامین ئیشی باشی بێمەوادی چیمیایی بیتێ میەکانیش دیتری ئەیتێ بۆی هێلکەکان بە مەزبوطی و بەبێ کێشە بکات دوایەوە تێکەڵەیەکی تەندروست تێکەڵەیە کە بە درێژایی ساڵەکە گۆڕانکاری تیانە کرابێت بە قۆناغەکانی خۆی بیتێ ئەو تێکەڵەی پێداویستەکانی لەشی هەمووی دابین بکات زائیدەن پلەی گەرما کە زۆ گرنگە کە لە 100% بتوانی پلەی گەرما جێگیر بێت نەک بە کوژانە و داگیرسانی کارەبا کێشەیانە بێت و هەر نێرەومێکیش لە کاتی خۆیانی نێرەکان لە سەر و نۆمانگەوە بن تەمەنیان میەکان لە سەر و دەمانگەوە بن جوتکردنی کەناری زۆر ئاسانە و بۆ مەسەلەی خواردنیش ئەو خواردنی کە لە هەموو ساڵەکە ئەیتێ بەڵام جیاوازەکەی تەنها ئەوەیە وکووتمان نێرەکان و میەکان پێویستیان بە محەفزی جنسێکە پیان ئەو تێ خواردنی تەواو کرد لەم کاتا ڤیتامین ئیودی3 کافیە و لەگەڵ کۆمەڵێ شتیکە کە تۆ ئەبێ بە ساڵەکە بە بەردەوامی بێتێ لەگە سریلاکە بۆی بەرگری لەشی باڵندەکە و بەهێزکەین بەداخۆ لای ئێمە زیاتر کەرەوز و سەوزە و میوە ئەیرێ بە تیر کە ئەمە ڕێژەی ڤیتامینات و ئەوانەی جێگیر یعنی ناتوانانی بڵێ لە 100% ئەمە بۆ حاڵەتە باشە ژنا بەخێوکردن و بڵین خۆراکی کەناری زۆر بە تەفسیریش باسمان کرد ئینشەڵڵا ئەگەر بیدۆزمەوە لینکەکەش بۆنێنم. کاک مامە ساڵی ئەڵێ لەم وەرزە
تۆزە ساردە زێبرا جووتە بێت نەخێر ئێمە باسمان کرد و ئێستا وەرزی پشووە نەک جووتکردن بەڵامی تر زۆربەی بەخێوکەران بەداخەوە جووتیان کردو کە ئەڵێن بەداخەوە مەسەلەکە لەوایە کە زۆربیان کێشیانەیە کە زۆربیان و کووتمان کابرا لە مانگی نۆ جووتی کردووە دەجووتی جووت کردووە بامووی 20 بێچووی نەگرتووە ئەمە دەلالە لەوە کە بە دوو جووتکردن توانیەتی لە دە جووتان نەیتوانی یەک بێچووی گرتووە یا دوو بێچووی زیاتری بۆ نەگیراوە بە دوو جووتکردن توانیە بێچوویە دوان بگرێت. کاک لێ ڕانەیەڵێ جووت تەرەحەبی چاوسووری ڕەنگزەردەم هەیە دوومان یەک جووتی هەڵێناوە و دەڕۆژە یەک گێلکەی کردووە کاگێت لەر ڕانی بزانە ئەگەر یەک گێلکەی کردووە سەیری کە بزانە گێلکەیتیانە جەڕیوە هەر سەیری بکە و بیگرە دەستی تێوێ بە شێوەیەکی بڵین بزانە ناوسیا بە سوشی دەستێ بزانە گێلکەیتیان نیە جەڕی بێ چکەوە پێم سەیرە ئەو حاڵەتە. چای منی مامە ێرە ژیانەوە جاری وایە حەمەتر حەماوە بەرزە کاک ڕێباز ئەڵێ من غەندورەکانم چل ڕۆژکەوتن هەڵی نەیە ناخە چل ڕۆژ زۆرە کاک ڕێباز بزانە نازانم ئەگەر هەڵی نێ نابێ بزانێ بێچووی تیا بۆ تیا نەبووە بێچوو تەلقیح بۆیان نەبووە لە چ قۆناغێکا بێچووەکان ناوێڵکەکە مردوون یا ئەسڵەن هەرتیانێ بێوانە بزانین تاوەڵام ببینەوە. شاوە سۆران چاوی تۆش ماچەکەم کاکە شاوەجیان لەم وەرزا برۆکۆلی لە هەموو شتێ باشترێکە بە مەرجێک برۆکۆلەکە تازە بێ و ناو کە ڕووی نەکردبێ برۆکۆلی زۆر چاکە لەم کاتابیەی تێ و هەروەها کەرە و زوانەش ئەتوانی بە نسبەتێکی کەم بەیانیان بیانەی تێ ئەوە نەبێت تا نیوەڕۆ نەمێنێتەوە ژ ناتوانانی هەموو شتێکی بیتێ بە مەرجێک تا نیوەڕۆ یا ئەخود پاش نیوەڕۆ هیچی نەمێنێتەوە هیچ زەرریشی نابێت بۆ تەیرەکان. وەڵامی و پرسیارەمانەوەتەوە کاک ئەحمەد کاکەبرا چاو ماچەکەم سوپاس ئەەکەم کاک ئەحمەد خۆی فەنی بەخێوکردنی کەناری و هەست تێریشکە لەوایە کە تۆ نێرەکانە فول بن نێڵی میەکانە فول ببن خۆمێ لە خۆیەوە فول نابێت ئەگەر خۆ بۆ حسابە بواە ئەم بووکە سوورە و چۆلەکە و هەموو تێری دەرەوە خۆیتر خۆناغی تولەکیان تەواو کردو هەمووی لە دەرەوەژی ئەبێ خۆی گرنگ ئەجنا و کووتمان جاری پێشوو نێری چۆلەکە جۆمان لێ ئەخوێنێ بووکە سوورە ئەخوێنێ هەموو تێریچکە نێرەکەی لە ئێستەوە ئەخوێنێت بەڵام خۆی بڵین بەخێوکردنی باڵندە ئەوەیە فەنەکەی لەوایە کە بەخێوکەر نێڵێ می فول ببێ کە تۆ میەکان فول بوون یعنی بەڕاستی ینی تۆ خۆت واو لێکردوون کە فول ببن و کووتمان ڕووناچی و وەزیاکردوون خواردنی باشە داونە تێ پلەی گەرما و بۆ دابین کردوون میەکان فول ئەبن بەڵام نێرەکان بە خاوی فول ئەبن یعنی بە خاوتر لە میەکان نێمەیەکان ئەگەر ئەو سێشتەی بۆ دابینکەی زۆر بە خێرایی فول ئەبن بەڵام نێر بە شێوەیەکی خاوتر فول ئەبێ لەبەر ئەوەیە ئەبێ هەوڵی ئەوە بەی نێرە بە دوومانگ پێش مێ فول ببێ چکە فولکردنی مێ ئەگەر بگاتە مەسەڵین تەمەنی خۆی پشوو خۆناغی پشوو ببینە لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە ئەتوانی بە تەواوەتی بە بەرزکردنەوەی ڕووناچی یعنی بڵین کاتژمێری ڕووناچی زیادکەی پلەی گەرمایەک تۆز بەرزەکەیتەوە خواردنی باشترێکی تێ محەفەزی جنسی لە ماوەی 2 هەفتە بۆ هەفتە هەموو میەکانەکەون نەیەلانە چنی. کاکسان قادرە چه جۆرە کەناریەک باشە بۆ خوێندن شتێک نییە ناوی کەناری چه جۆرە کەناریە خۆی ئێمە 3 جۆر کەناریمانەیە ڕەنگ و شکڵ و بڵێ ڕەنگ و شێوە و دەنگ ئەگەر تۆ بۆ دەنگە بوێت خۆشترین دەنگی وەتەرسلاجەرە ئەنجا ڕۆڵەر هەیە ئەنجا تێمبراتۆژەر خۆش ئەمە 3 جۆرەکەی دەنگن ڕوسیشەیە کە ئەترافی پێنەکراوە دەنگی زۆر خۆشە بەڵام بەڕێی من وکو کەناری بە شێوەیەکی گشتی بە ڕەنگ و دەنگ و شێوە دەنگی کەناری کلۆستەر زۆر خۆشە بەس کێشەکەوەیە کلۆسەر و کەناری کە بە بەرداوامی ناخوێنێ بەڵام کلۆسەری ژێ فول ئەبێ و زۆر بە جناب ئەخوێنێ کلۆسەر دەنگی لامیان خۆشترە و دەنگی شێڕەق نییە.
کاگی واسایی دەڵێ نەخێر بەی شێوێ دروست نییە کە کەناری لەسەر هێلکە بێ قەفەسەکە هات و چۆی پێ بکەی چکە لەوانەیە جوڵانیە ڕووبایلەکان پیس ببێ یاخود میەکە نەچێتەوە سەرێلکە وا باشترە و دەبێت وا بێت کاتێک کەناری جووتەکەی ئەبێ بە شوێنەکەی جێگیر بێت. کاگەواز ئەڵێ ئایا کەناری لە کاتی توولەکە خۆی کەس دەکات نەخێر خۆی کەس ناکا بە مەرجێک لە هاوی نابێت کە ئەمە زۆر ئێمە لە عەرەبەکانی ژیان بیستین کە چەند ساڵە من ئەمەشم پێ ینی چەند جار بۆم ڕاست کردوونەتەوە یا پێم وتون کەوانە کەناری لە قۆناغی توولەکە سز نابێت بەعکسەوە چالاکە بێت بۆی ماسوولەکانی بەهێز بێت پەڕی باڵی بەهێز بێت پەڕەکانی جوانتر بێتەوە. بەڵام لەم کاتەیە ئەگەر کەناری توولەک بێت ڕێیتی ئەچێت تۆزێ کەس ببێ بە ئەوش هۆکارەکەی زیاتر ئەوەیە کە پەڕەکانی تازەیەتەوە لەشی پێویستی بە وزەیەکی زۆرە بۆەوەی سەرفەکە ئەژنا و کوتر نەخێر بە هیچ شێوەیەک لە کاتی توولەکی گشتیەکە کە هاوینە سز نابێ بەڵام لەم کاتا ڕێیتی ئەچێت. کاک عەقیل عوسماڵی کاتێک کە کەسێ تێرەکانی لە دەرەوە ڕاینا و ئەیێنێتەوە ماڵەوە شوێنەکەی و گەرم بووە چۆنە بێت ئەم کاک عەقیل بە تەدریجی هەموو ڕۆژێ ئەمە کێشەیە کێشەیەکی گەورەش ئەگەر بیتە سەر حەق بەڵام ئەبێ بە خێوکەر تەحەمولی ئەبێ حسابی خۆشی بکە ئەو کاتە ئەبێ هەوڵبەی پلەی گەرما وردە وردە دابەزێنی تاوەکو جسمی ئەو تێرەش بەو پلەی سەرمایە ڕایەت ئەژیناوانە بێت لەوانەشە ئەتیادی بخیتە ناویان ڕابێت لەوانەشە تووشی کێشە بێ و نەخۆش بکەوێت لەبەر ئەوە بۆی تووشی لەوانە نەبین چکە ئێمە وتمان بە لەوانە ئیش ناکەین ئێمە ئەمانەیە شتێکە باسیەکەین مسۆگەر بێت و بە شێوەیەکی باوڵێن ڕاستی بێت ئەبێت ئەو تێرە بە شێوەیەکی تەدریجی ڕای بێنی کە پلەی گەرمای نزمان ڕابێت. کاک دایکۆ جەمال کاکە دایکۆجان هۆکار زۆرە هۆکار هەر شوێنیە هۆکاری کە هەیە کە لەوانەیە هێلانەکە جوڵا بێت لەوانەیە لە کاتی بوومە لەرزەکە باسمان کردی هەلکە پیس بوو بێت چکە قەفەس جوڵاوەتەوە بەریە کەوت بێتن خۆ ئەو بێچووە گەر ئێمە بەیلکە سەیریکەین یەک تاڵەمووە بە تایبەتی لە سەرەتا ئەگەر ئەو تاڵەمووە بە بەسیترین جوڵانەوە بوو ئەڵێن کاتە سەریەلکاکەن ڕای مۆشێنن لەوانەیە بپچڕێت لەوانەیە لە قۆناغێکا دروست بوو بێت مەسەلەی سەرما و گەرما شێز هۆکار زۆرە من ناتوانم وەکو لەوانەیە خوشکوبرا بن کە و بێچوانە بە تەواتی دروست نەبن هۆکاری جینی بێت یا بۆ ماوەی هۆکار زۆرە من بەڕاستی ناتوان بڵێم بە تەئکیدی ئەوە هۆکارەکەیەتی کە شێو کەم بوو بێت یا زیاد بوو بێت. کاک ئەرش ئەینور ئەڵێ من بێت چوار کۆکتێلی بێچوویە بۆ دانیشەوە خۆشتۆ سیانی فرۆشتووە بە تەئکیدی بەبێ ئەوەی ئێمە ناوی هیچ جۆرە سریلاکێ بێنین جۆری سریلاکەکەی کە ئیەتی لە 100% تەئسیری هەیە لەسەر بوونیەی یاخود گەشەی ئەو بێچوانە و باسیشمان کرد لە سەرەتاوە کە ئێمە 11 ڤیدۆمان بڵاو کردو تا ئێستا بە هەنێ سریلاک بێچوو تووشی کێشە ئەبێت لاوازی ئەبێت تووشی سنتیژی ئەبێت بوونیەی زائیفە بێت جۆری سریلاکە بە تەئکیدی دووری جۆری هەیە یاخود هۆکاری کە هەبێت کە ئەگەر ئێمە بزانین بی بۆلامان یا سەردانێکمان بکەیت بزانین چی بێ بتوانین بزانین بزات خەتاکە لە چیەوەیە. زۆر سپاس کاکە ئاریانجان.
دلاوەر محەممەد دەڵێ کنارەکانی ملکیان کردووە دروستە پاشکرد بە تاکیدێ بێ پاشکێتەوە بەڵام من باسی ئەوشمان کردووە لەوە پێش تۆ بێ هەر لە سەرتاوە کە تەیر جووتەکەی ڕایان بێنی کە لێت نەترسن یا قەدەس خسە ناو قەفەسەکەەوە لێو نەترسن یا لیان نزیک ببیتەوە لەبەر ئەوە ئەبێ پاچی بکەیتەوە ینی هیچ حلێکی کە نیە بەڵام هەوڵ بە مادەم ئەگەر ڕاو نێناون بە شێوەیەکی بڵێن حەزەر پاشیکەرەوە بۆی تێرەکە نەترسێت و هەوڵ بکە شکیتە ناوە کە فرتە فرتەکات نەکەوێتە پشتی قەڵئێنێکەوە چکە خۆمان تووشی ئەوە بووین چەکمەجەکەوە بەڵێ مەفروزە پاشی بکەیتەوە هیچ حلێکی کەون نییە. کاک سامان زەنگەناڵێ ئەو تێرەحۆبیێ و گڵۆپێکی 300 واتی بۆ داناون من تێناگەم بۆچی 300 واتی بەڕاستی لەو تێنەگەیشتم گڵۆپەر گڵۆپە ینی من پێنج من هێلکەیان کردووە. کاکە سامان زەنگەنە گیان گرنگ ئەوەیە ئایا ئەو گڵۆپە بە بەردەوامی داگیرساوە لە ناو قەفەزەکەیان نا چکە نابێ بەردەوام داگیرسێت چکە ئەو تەیرانە پێویستیان بە نووستن هەیە ئەگەر مەبەستیش لە 300 واتەکە ئەوەیە کە ڕووناچی زۆر بێت ئەبێ شەو گڵۆپێکی کیان بۆدانی کە سفر بێت بۆ ئەوەی ئەگەر چاویان ئەوە ببینێگە تێرێ برسی بیا نەخۆش بیا کەس بێ دام خۆیان ئەو خواگە پێویست بکایە بێت چویە بێ بێدانی باتێ یا کاتێک یەتە دەرەوە بۆی بچێتەوە سەر بێچۆکانی ئەگەر مەبەستیشە گەرما بێت ئەگەر بێت و کووتومانە چەندجاریکەوە ئەگەر تۆ بتوانی 24 سەعات لە 24 سەعات کارەباتانە بێ و ئەو گڵۆپ بۆ گەرمادانابێت ئەتوانی سوودی لێ ببینی بەڵام حسابی ئەوە کە ئەو 300 واتەکە تۆ داناوە گەرمە ئەگەر بۆ نیو سەعات یا سەعاتێ کارەبا بکوژێتەوە ئەو گەرمایان پێنەگات احتیمالەیە تێرەکانێت تووشی نەخۆشی ببن یا کێشیان بۆ دروست بێت سەرمایان ببێت. کاک علی بەرزان ئەڵێ کاتێک ئێمە مڵتی ڤیتامین ئەین بە تێر ئایا ڤیتامین ئی یاخود ڤیتامین دی بینێ ئەوە کەوتوتە سەر و کووتمان ئەو قۆناغی کە تۆ تێرەکە ئایا تۆ لە قۆناغی ئامادەکردنای یا لەو قۆناغای کە تۆ هەفتەیەک بێچۆکان تەمەنیان بۆ بە هەفتەیەک تێرەکان ئامادەکەیتەوە بۆ ئەوەی مێکەی هێلکە بە شێوەیەکی تەندروست بکاتەوە نێرەکانیش تەلقیح بکات ئەمە شۆکاری کەی زۆر هەیە بەڵام وەکو ڤیتامین دی و ئی ئەتوانی بیەیتێ کێشەی نییە مڵتی ڤیتامینیش کەوتوتە سەرەوەی چ جۆری چی تێ چکە ئەبێ ئێمە ئەمە هەمووی قسەی جیاوازی لەسرە ئێمە کاتێ باسی مڵتی ڤیتامینەکەیم زین چ مڵتی ڤیتامینێ باسەکەین کاتێ باسی ڤیتامین ئی و دی ئی ئەەکەین باسی کامیان ئەەکەین چکە وەکو وتمان ئەگەر نەزانین باسی چ جۆرێکەکەین لەوانەیە وەڵامەکەمان بە هەڵە بگات یاخود لەگەر ڕێزما هەنێک کەس ئیستیغلالی ئەم قسانە بکات کە ماوەدە کیمیایی ئەو خۆراگانی کە کیمیاویە یا سەرچاوەکانی نازانرێت یا قەترێ نازانم چییە بەمە ئیستیغلال ئەکرێت لەبەرەوە زۆر ئاساییە ئەگەر تۆ کە مڵتی ڤیتامینەی بە تەیر بە بەردەوامی ئەیتێ بەڵام لە قۆناغی ئامادەکردن ئەتوانی مڵتی ڤیتامین بکەیتە سریلاکەوە و لە ڕێگەی ئاوەکەوە نێرەکان ڤیتامین ئی بیتێ مێکانیش ڤیتامین دی بیتێ ئەگەر بەیەکیشەوە بوو لێ قەفەزا یا بڵین کاتی هێلکە بێچۆکان تەمەنیان لەسەر و 7 ڕۆژەوەە 8 ڕۆژەوەیە ئەتانی ڕۆژێ ڤیتامین ئی ڕۆژە ڤیتامین دی مڵتی ڤیتامینەکەش بە بەردەوامی چکە بۆ بێچۆکانیش باشە. بە مەرجێک ئەوەی ئێمە باسیەکەین بزانین چ جۆرە مڵتی ڤیتامینێک و ڤیتامین دی و ئیەک نەک ئەو ڤیتامین دی و ئیانی کە ئەڵێ لە ماوەی هەفتەیەکە نێرەکە فولەکە و مێکە هێلکە پێکە ئەمە خەتەرە من باسم لەسەرەوە نییە. چاوم پێشکە و پێشکاکە گوێمێنێەوە پرسیارێکی نوێم بەڵێ چارەسەرکردنی بەچکە بەخێوکردنی کەناری چیە بەس ئەوە یا خۆت بە خێویکەی یا بیخیتە ژێر جووتێکی کەوچکە کە بە خێوی نەکرد بە خێوی ناکە.
کاک ئاوارە محەممەد دەڵێ ئایا ئەگەر کەناری یاهەج باڵندەیەکی کە هێلکەی هەبێت ئەبێ ئایمەلێ بۆ دانی ئەگەر ڕێژەی شێوکەم بوو لە 100 ئەبێ بۆی دانی هەموو ڕۆژێکیش تا بۆی ڕادی شێ بەرزکەیتەوە لە 50 بۆ 55 بۆی هەرکەکان هەڵبێ بەڵام ئەگەر ڕادی شێ بەرز بوو پێویست ناکداینی. پرسیارەکان زۆربەی دووبارن. کاک محەممەد کاگیوا سەی دەڵێ ئایا هێلکەی کوڵاو بۆ کەناری باشە هێلکەی کوڵاو ئەگەر هێلکەی مریشکی کوردی بێ بەڵێ باشە ینی چکە کێشەکە و ئێمە جاری پێشوو باسمان کرد هێلکەی کوڵاو تەبەقی بە 3000 ئیفرۆشن کە خۆشمانەی خۆین و سیدانەیە کەس نازانێ ئەم هێلکانە ئەم مریشکانە چ مەوادێکی کیمیاییان راوەتێ بە چ مەوادێکی کیمیایی وایان لێکراوە کە ئەم هێلکانە بکەن بە تاکیدی ئەگەر بە مەوادی کیمیایی بەخێو کرابێتەوە بێ زۆ زەرریە بۆ تێر نەیدێتێ باش تێکە بەڵام ئەگەر بتەوێت مەسەڵەن سریلاکن نەبێت نسبەی ڕێژەی پرۆتینی کەم بێت زیا بێت یا جێگەیەوە بە بگرێتەوە نێگە سریلاکی نەیتێ بتێ بە هێلکە لە جیاتی سریلاکە ڕێژەی پرۆتینی زۆرە وا باش تێکە هێلکەی کوڕکەی پێڵن لای خۆمان یاخود مریش بەشەتێ ئەوی ژەر لە دەواژن و ئەوە نەبێت بە ماوادی کیمیایی کوردی بێت هێلکەی کوردی توانی بیتێ بچکە بۆی وتمان زەرەر بەجگەری تێرەکانمان نەگات. کاک محەممەد یاسین ئەڵێ من زێبرامێ مەخلوفن تا سێلانیان چنیوە و لەوانەیە کارەکەیەوە بێ زوو جووتی کردبێ بێچوون ئێشتا کاتیان ناتووە لەوانەیە مێکە وکو بە شێوەیەکی دەرەکی تۆی بینیا خۆت فەسلەجێ نشتا بە تەواتی فول نەبووە لەبەر هێلکە ناکە هەچ کاتێک گەرای دابەزی بە ئەتیادی خۆی هێلکاکە. ئەڵێ مێکمێ ئەچێتە ئێلانەوە بەڵام ڕەنگی لوتی نەگۆڕاوە ئەگەر مەبەستیەوە بێ جارێ بێچووە زۆر ئاسایی ئەگەرەوکە بەڵام ئەوە ئاساینێ کە ئێمە بێچوویەک یاک زێبرایەک یا هەچ تەیرێک تەمەنی نەبووێ پێن ئێمە باسی زێبراکەین 5-6 مانگ جووتیکەین ئەمە زەرر بە تەیرەکانمانەگا هەر ئەوە شەوەکاری ئەوەی کە زۆر بەڕێز ئەی بینین بێچووی 2007 هەیە هێلکە ناکایە گێلکە دووە هێلکاکە لەبەرەوەی زوو جووت کراوە. بەڕێزا من چاوی هەمووتان ماچەکەم نازانم کات ژمێرمان کرد بە چەند 2 ساعت تقریبا ساعتێک و 45 دقیقە قسە ئاکەین تەلەفۆنمان زۆر بۆ هاو ئەوەی لە توانامانە بۆ داوای لە بردنیژەکەین لەو بەڕێزانی کە نەمانتوانیەوە هەوا وەڵامی پرسیارەکانیان بینەوە من چاوی هەمووتان ماچەکەم پشگیری ئێوە هەوڵدانی ئێوە بە تایبەتی گەنجەکان ئەوەی کە هیچ بەرژەوەندێکی تایبەتیان نییە لە بەخێوکردنی باڵندە پشگیریکردنی ئەم ڕێگە زانستیانی کە ئێمە باسیەکەین کە لە ڕێگەی ئەزمموی خۆمانەوە لە ڕێگەی کۆمەڵە ئەوروپیەکانەوە جیهانیەکانەوە ئێمە قسەی خۆمانەکەین و پەیامی خۆمان بە ئێوە ئەگەێنین پشگیری ئێوە بۆ ئێمە وامان لێکە ئێمە بەردەوام بین لەوەی کە ڕۆژانەش زانیاریتان بینێ نەک هەفتانە بەڵامەوەی کە ئەگوزەرێت بەداخێکی زۆرەوە ئێڵین هەچ کەسە لە لای خۆیەوە بۆ بە پرۆفیسۆرێک بۆ بە مامۆستایەک شتی سیر و سەمەرە ئەبیستین شتی سیر و سەمەرە باسەکرێ ئەمڕۆ ئەو شتێنێ ئەڵێ ئەمە عالەمیە و ئەیا بە خەڵک ئەو شتێنێ ئەڵێ مێ هێلکە زۆرەکە نێر هێلکە تەڵقیحەکە ئەڵێ ئەگەر کەچەڵ دەرمانی بڵین چارەسەری کەچەڵی لای وە بۆ خۆی بەکارێنا پێشەوەی بیا بە خەڵک ئێمە ئەوەی کە مەبەستمانە لە کوردستانە ئێمە بتوانین وەکو ئەوروپا و بەڕاستیش ئێمە دەستمان پێکرده بوو بەداخێکی زۆرەوەی تر هۆکاری زۆر هەیە چێلەوانی کەم زورفەی پێ هەڕۆین بەڵام هۆکارە سەرچەکەی ئەوەیە کۆمەڵێک بە هەموو شێوێگا وڵێن بە خێوکەری باڵندە بەگشتی لە کوردستانە بە شێوەیەکی زانستی و تەندروستی نەچێتە پێشەوە بەداخەوە ئەوەی ئێمە ئەیکەین ئەو هەنگاوانەی کە ئێمە ئەینین ئەو هەنگاوانەی کە ئێمە یەکەم جار ئەینین ئەی بینین ئێستا لە وڵاتە عەرەبیەکانە لە شوێنی کە بڵاوە بێتەوە زۆر شتی کە ئێمە سەرەتا ئێمە وەکو کورد کردومانە بەڵام ئەوانەی کەن و ئەوان شانازی پێوەکەن لەبەرەوەی ئێمە ئەوەنەی دژی یەکتری ئەوەستین ئەوەنەی ڕقە
مراقەبەتی یەکتریەکەین ئەوە نەی کە هەوڵین لایەنە بەرژەوەندیەکە یا بە زەرگانەکە زاڵ بێ بەسەر بەخێوکردنەکە هەوڵی ئەو ناین کە ئێمە پشتی یەکتری بگرین هەوڵی ئەوە بین هەمومان پێکەوە بەرەو پێشەوە بچین شتە زانستیەکان زیاتر باسکەین درۆ لەگەڵ یەکتریان نەکەین فێڵ لە یەکتری نەکەین ڕێز لە یەکتری بگرین هەوڵین کاڵاکامان ساخکەینەوە گرنگ نییە با شێوەیە بێ ئەم مجاملەی ئەوەکە ئەو مجاملەی ئەوەکە ئەو شتێ بەکارێنێ بەڵام شتێکی کە بە خەڵکەڵێ هیوادارم ئێمە هەمومان پێکەوە دەست لەناو دەست بتوانین ئەو گوڕەی کە دەستمان پێکرد کە زۆر بە گوڕێک و بەتینێکی زۆرەوە دەستمان پێکرد تا ساڵی 2016 و سەرەتای 2016 بە هەمان گوڕ بەردەوام بین ئەو گەنجانی کە ئێستا دروست بوون کە ژمارەیان زۆر و لە ئێمەش دڵسۆستر و بە وزەیەکی زیاتریە پێشەوە بە هێز و توانای ئێوە بتوانین ئەم ئەرزۆ جوانە لە کوردستان بەرەو پێشەوە بەرین و مجاملەی کەسیش نەکەین تکاتان لێ یەکەم مجاملەی سۆران جەمال کە خۆمم یەکەم کەس مجاملە مەکەن ڕاستیەکان بڵێن ئەوەی کە شتێک عەقڵتان نایبڕێ قسەی لەسەر بکەن مناقەشە بکەن تاوتوی شتەکان بکەن شتێک تێناگەی پرسیار بکە ئەویشتی لە حەدی خۆیە ڕوا قسەی لەگەڵا بکەن بە شێوەیەکی دروستکەر نەخوا نەخواسە دژایەتی با ئێمە هەوڵ بین قسە لەگەڵ یەکتریاکەی مناقەشە بکەین بۆ ئەوەی هەمومان پێکەوە بتوانین ئەم ئارەزە جوانە لە کوردستان بەرەو بەرزترین ئاست بگەێنین و چاوی هەموو تاماچەکەم و هەچکەم و کوڕێکی ژە و بێت داوای لێبوردنتان لێ یەکەم و کاتێک خۆش و زۆر سوپاس.